ئەو کاتتان باش بەڕێزان. ئەو کاتت باش کاکتۆر. ئەو کاتە باش کاکتۆر. ئەو کاتت باش کاکتۆر هەموو لایەک. ئەو کاتت باش. کاتت باش کاکتۆر. دەست پێ بکەین. باش کاک دکتۆر بەخێری. کاکتۆر کاتت لە خۆت بڕیار بدە. ساعت 7. ئێوەش باش. وڵاهی وا بزەم دەست پێ بکەین ژمارەی بەشداربوانیش هەر لە زیاد بوونە. ئەو کاتێ هەموو لایەک باش ێوارەتان باش بەڕێزان زۆر خۆشحاڵین کە لێرە کۆبووینەتەوە. لە سەرەتا دەمەوێت زۆر سوپاسی پرۆفیسۆر دکتۆر هیمداد بکەم لە زانکۆی سەلاحەدین کۆلیژی پەروەردە بەوەی کە ئامادەی نیشاندا ئەوڕۆ لەگەڵمان بی بە خێرهاتنی هەموو قوتابیانی خۆشەویستی ماستەر و دکتۆراکەم. ئێمە لە زانکۆی سۆران فاکەڵتی ئادا بە پێویستمان زانی کە ئەو وەبینارە ڕێکخێن. دیارە لەگەڵ دەستپێکی کۆرسەکانی ماستەر و دکتۆرا هەندێک ناڕوونی هەبوو سەبارەت بە چۆنیەتی نووسینی ڕیڤیو ئارتیکڵ توێژینەوەی پێداچوونەوە. لەبەرەوە بە پێویستمان زانی ئەو وەبینارە ڕێکخێنلەوەی ئەگەر هەر ناڕوونیەک هەبی لەلایەن بەڕێزان قوتابیانی ماستەر و دکتۆرا ئەو ناڕوونیە نەمینێ. هیوادارم وەبینارەکە بۆ هەموو لایەک سودمەند بێ. کاکتۆر هیمداد لەوانەیە پێویستی بە 50 دقیقە هەتا سەعاتێک هەبی لەوەی بابەتەکانی خۆی بخاتە ڕوو دواتر ئەو ماوەیە کە دەمینێتەوە لە بۆ پرسیار و وەڵام دایدەنێن. بەڵام وام پێ باشە هەر بە ڕێزێک پرسیاری هەبی ناوی خۆی لە چاتەکە بنووسی لەوەی وازەح بیچێ مەبەستێتی پرسیار بکە. دووبارە زۆر زۆر سپاس. کاکتۆر the floor is yours. دەستت خۆش بی. زۆر سپاس کاک دکتۆر کارمەند. زۆر سپاس بۆ زانکۆی سۆران بە تایبەتی فاکڵتی ئاداب کە بەڕێز کاک دکتۆر کارمەند ڕاگری ئەو کۆلێژەیە کە تەکلیفی کرد ئەگەر بتوانین کات هەبێ کاتێک تەرخان بکەین بۆ ئەو قوتابیانی ماستەر و دکتۆرا بە تایبەتی دکتۆرایەکان کە ڕیڤیو ئارتیکڵ ڕەنگە شتێکی تازە بێ بتوانین بەرچاوڕوونیەکیان پێ بدەین لەبارەی بەشەکانی و هەنگاوەکانی و چۆنیەتی نووسین و چی دەگرێتەوە. ئێمەش بە خۆشحاڵیەوە توانیمان ئەو کاتە تەرخان بکەین بۆ ئێوە بەڕێز. هەر بۆ زانیاری ڕەنگە هەندێک لە قوتابیانی زانکۆی سەلاحەدینیش تێدا بەشدار بن کە پێمان وایە هەمومان بەیەکەوە تەواوکەری یەکترین و ئەگەر دابڕانێکیش هەبوو بێ لە ڕابردوودا پێویستە چیتر نەمێنێ ئەو دابڕانە و ئەو لینکانە هەر بەردەوام بن بەڕاستی دوای ئەو سێمینارش. ماشەڵڵا بەشداربووان وەکو دکتۆر کارمەند گوتی بەرەبەرە لە زیادبوونن بەڵام ئەمە دەست پێ دەکەین. بابەتەکەمان زیاتر بە ناوی ڕیڤیو ئارتیکڵە بەڵام هەوڵ دەدەین ئێمە لەو کاتێکە بۆمان دانراوە هەموو وەبینارەکە ساعاتێک و نیوە 90 دقەیە. من هەوڵ دەدەم لە خلالی 50 دقە تا 60 دقە ئەو شتانەی لەلامە ئامادەم کردو بەڕێز بە زمانی کوردیە چکە سەرچاوەش بە زمانی کوردی کەمە لە وارەوە ڕاستی. دوای ئەوە پرسیار و وەڵامیش دەست پێ دەکەیت. خەمی ئەوەشتان نەبێ دوای سلایدەکانش لە ڕێگەی کاکتۆر کارمەندەوە دەتوانین پێتان بگات سلایدەکان هەر هەمووی و هەروەها ئەو وێبینارە بە تەواوی تۆمار دەکرێت ڕیکۆرد دەکرێت. دوای لینکی ڕیکۆردەکەش دەکرێت بۆ ئەوانەی کە نەیانتوانی ئامادە بن سوودی لێوەربگرن هەم لە لای کاکتۆر کارمەند ڕەنگە لە پێیجی خۆیان هەمیش ئەمە لە کەناڵی یوتیوب خۆمان دوایی لە زووترین کاتدا دایدەبەزین. بەرنامەی ئەمڕۆ ناوەڕۆکی با بڵێن وێبینارەکە پێشەکێکی کورتە. دوای ئەوە دێین پێناسەیەک دەکەین بۆ توێژینەوە. دوای ئەوە جۆرەکانی توێژینەوە بە سەریعی. دوای دێنن سەر توێژینەوەی پێداچوونەوە و جۆرەکانی تر بەراوردیان دەکەین لەگەڵ جۆرەکانی تر جیاوازیەکانیان دیاری دەکەین. پاشان دێنە سەر هەنگاوەکانی نووسینی توێژینەوەی پێداچوونەوە یان هەر توێژینەوەی تر بەگشتی. دوای ئەوە دێنە سەر سروشت و پێکهاتەی توێژینەوەی پێداچوونەوە طبیعەت و هەیکەلی ئەو جۆرە توێژینەوەی چۆنە. پاشان دێنە سەر ئالنگاریەکان و چارەسەر واتە challenges and solutions یان tips and challenges تەحەدیەکان و لەگەڵ حەلەکانیان چیە. پاشان هەندێک ڕاستپاردە و پێشنیاز دەخەینە ڕوو ڕەنگە بۆ وەزارەت و بۆ زانکۆکان و بۆ مامۆستایان و بۆ قوتابیانیش بێ هەر هەمووی بۆی لێوەربگرێت. پاشان دەخەینە ڕوو حاصلێکم کڕی. دوای ئەوە دێنە سەر نمونەی باز دەکەیت
بەڕێزان بگورە کاری چۆریمداد قسەت پێ بڕم بەڕێزانەوەی قسە ناکەت خوا مایکەکەی دابکەم ئاگدار نەبن بەڵام ئێمە دەتوانین میوتیان بکەین یان ئەگەر کاک زۆر بتوانانی بمکێ کۆ هۆسلەوەی بتوانم زۆر باش زۆر باش ئێستا مەی کۆهۆست ئێستا کاک کارمەند کۆهۆستی دەناچێت دوای ئەوە نمونەیەک لە توێژنەوەی پێداچوونەوە کە ئامادە کراوە باسی دەکەم لەگەڵ چەند ناونیشانێک بۆ ناونیشانی زۆر گرنگە چکە بەڕاستی تاکو بتوانین شتەکان بخێنین کاتە بەرنامەکەمان بەو شێوەیە دەبێت شێرەکەمان لابرد ئێستا دەینەوە سەر بەڵێ دوای پرسیار وەڵامەکانیش دەرگا دەکەینەوە بۆ هەموو شت کاتە با لە پێش یەکە دەست پێ بکەین سەرەتا پێویستە سلایدەکە دیارە کاک زۆرکارمە نەخێر کاک زۆر پێویستە شێری بکەیەوە ئێستا شێر سکرین من هەمووی دەکەم دوایی دێم سەر ئۆکێ گوتمان سەرەتا وەکو پێشەچیە دەبێ بزانین توێژینەوە چییە دوای ئەوە بۆ توێژینەوە ئەنجام دەدەین پاشان چێ توێژینەوە ئەنجام دەدا بۆ چێ ئەنجام دەدرێ ئەو توێژینەوانە هەروها چۆن ئەنجامی دەدێت ئەگەر ئەو پرسیارانە بتوانین لای خۆمان وێنەیەکمان هەبێ لەسەری یان تێگەیشتێکمان هەبێ بۆی ڕەنگە کارەکەمان تۆزێک ئاسانتر دەبێت توێژینەوە چییە؟ توێژینەوە پێناسەی زۆرە بە پێی جۆرەکانی ڕەنگە بگۆڕێ بەڵام بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن کە توێژینەوە بریتە لە کۆکردنەوە و شیکردنەوە و لێکدانەوەیکی سیستەماتیک بۆ داتایشی دیاریکراو مەبەستەکە شتێدا یان وەڵامدانەوەی پرسیارێکە یان چەند پرسیارێکە یان چارەسەرکردنی کێشەیەکە یان گرفتەیەک کە دێتە پێشی یان پڕکردنەوەی کلێنێکە کە ئەو کلێنە تۆ لە ڕێگای گەڕان بەنێو بوارەکان و بەنێو توێژینەوەکانی پێشووی تایبەت بۆ بوارە دەستنیشان کردووە کاتە سێ چار خاڵی گرنگی تێدا پێناسەی توێژینەوە یەک کۆکردنەوە شیکردنەوە لێکدانەوە بەڵام دەبێت بە شێوەیەکی سیستەماتیک بە شێوەیەکی پێوەربەندی ئەنجام درابێ و مەبەستەکە شتێدا وەڵامدانەوەی پرسیارێک یان چەند پرسیارێکە چارەسەرکردنی کێشەیەکە یان پڕکردنەوەی کلێنێکە ئەو کلێنیان ئەو کێشەیە ڕەنگە بە توێژینەوەی پێشووتر ئەنجام ینی دەستنیشان کرابێت بۆ توێژینەوە ئەنجام دەدەین توێژینەوە بۆ چەند مەبەستێکی دیاریکراوە ئەنجام دەدرێت بە کورتی تیشکی دەخەمە سەر بەڵام زۆر گرنگە بزانین مەبەستی توێژینەوە چییە مەبەستی توێژینەوە وەکو وتمان لە پێناسەکەش بۆ چارەسەرکردنی کێشەیەک بۆ وەڵامی پرسیاریان چەند پرسیارێک بۆ پێداچوونەوە بە بیرۆکە و شێوازەکانی پێشوو کە لەو بوارەدا بەکارهێنراون هەروەها وەرگرتنی بڕوانامە و هەندێک جارش بەداخەوە تەنها بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی توێژنەوە ئەنجام دەدرێت بەڵام ئەوە مافی هەموو کەسێکە کە توێژینەوە بک بۆ ئەوەی بڕوانامە وەربگرێت توێژنەوە بک بۆ ئەوەی بەپێ ئەو ڕێنمایانەی دانراوە بۆ پلە بەرزکردنەوە یان بەرزکردنەوەی پلەی زانستی ئەنجام بدرێت هەروەها هەندێک جاریش لە هەندێک زانکۆ و هەندێک شوێن و هەندێک توێژەر توێژنەوە ئەنجام دەدەن بە مەبەستی وەرگرتنی فەند لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە کۆمپانیەکان یان لەو لایەنانەی کە لایانی دارایی دەگرنە ئەستۆ بۆ ئەنجامدانی هەر کاری کەواتە ئەوە بە شێوەیەکی گشتی هۆکاری ئەنجامدانی توێژینەوە دوای ئەوە چێ توێژینەوە ئەنجام دەدەن چێن ئەو کەسانەی کە دەتوانن ئەنجام بدەن یان داوا لێ دەکرێت ئەنجام بدەن سەرەتا توێژەران هەیە هەر ئەرکی خۆی یان پیشەی خۆی وەکو توێژەر خۆی دەناسێنی مەرج نییە مامۆستا بێ مەرج نییە مامۆستای زانکۆ بێ مەرج نییەوانە بڵێتەوە تەنها وەکو توێژەر قوتابی وەکو ئێوەی بەڕێز یان ماستەر یان دکتۆرا داوایان لێ دەکرێت توێژینەوە بکەن مامۆستایانی زانکۆ یان مامۆستایانی هەموو کایەکانی خوێندن و ناوەندەکانی خوێندن ئەوانیش داوایان لێ دەکرێت یان دەتوانن توێژینەوە ئەنجام بدەن هەندێک جار لە کۆمپانیاش توێژینەوە ئەنجام دەدرێت بە مەبەستی شارەزابوون لە کەم و کوڕیەکانی ئەو کۆمپانیا یان نێوان ڕاوێژکاریان هەیە یان تیمی توێژینەوەیان هەیە بۆ بزانن چۆن بتوانن کاڵاکانیان باشتر بە بازار بکەن مارکتینگی بۆ بکەن ئەوەش لە ڕێگای ئەنجامدانی توێژینەوە
دەستە بەر دەبێت. توێژینەوە بۆ کێ بۆ چێ ئەنجام بدرێت؟ ینی ئەوە پرسیارێکە کە بەڕاستی زۆر گرنگە تۆ لە خۆتی بکەی. ئایا لە بۆ مامۆستاکەتە، ئایا لە بۆ خاوەنی کێشە و گرفتە، حکوومەتە، کۆمپانیایە، بزنسە، بۆ لیژنەیەک ئەنجامی دەدەی، مەسەرەن ماستەرنامەیەک دەنووسی، دکتۆرایەک دەنووسی، لیژنەیەکی پسپۆر دەیبینێ، یان بۆ خوێنەر و پسپۆرانی بوارێکە، چکە مەرج نییە هەر بۆ لیژنە و بۆ مامۆستا و بۆ ئەوانە بە ڕەنگە بۆ خوێنەری گشتی یان بۆ پسپۆرانی بوارێکی تایبەت ئەو توێژینەوەیە ئەنجام دێنە سەر پرسیارە گرنگەکە کە چۆن توێژینەوە ئەنجام دەدەێت. بەڕاستی بەڕێزان چۆنیەتی ئەنجامدانی توێژینەوە لە بوارێک بۆ بوارێک دەگۆڕێ، لە جۆرێک بۆ جۆرێکی توێژینەوە دەگۆڕێ. کەواتە زۆر گرنگە دەبێت بیر لەوە بکەینەوە بە گوێرەی سروشت و زۆری ئەو بوارەی کاری تێدا دەکەی، ئەو پسپۆرەی کاری تێدا دەکەی، چۆنیەتی ئەنجامدانی توێژینەوەکە دەخرێتە ڕوو. بۆ نمونە ئەگەر بەس جۆرەکانی توێژینەوە بژمێرین و بیان خێنە ڕوو، ئەوە ژمارەکان زۆرن، بەڵام هەندێک بەگشتی چونکە هەر یەک لەو بوارانە شێوازی ئەنجامدانی کارەکانی دەگۆڕێت. بۆ نمونە ئەگەر توێژینەوەیەکی پیور بیان بیسیک ریسرچ بی، بیسیک پیپەر بی، وەکو زانستی بۆ نمونە، توێژینەوەی کارەکەی و پراکتیکی مەسەرەن ئەپلایدا یان پراکتیکەڵە، توێژینەوەی تیۆری نەزەری، ئەوانە هەمووی هەنگاوەکانی گۆڕانکاری پێدا بەسەردادێ. ئەکسپلۆرێتری یان ئەکسپلێنێتری جۆرێکی توێژینەوەیە، هەروەها ریڤیو ئارتیکڵ ئەوەش جۆرێکی ترە. مەبەستم چییە؟ مەبەستم ینی لە چۆنیەتی ئەنجامدانی توێژینەوەدا پێویستە ڕەچاوی جۆری توێژینەوەکە و سروشتی بابەتەکە بکرێت. ڕەنگە جۆری تری شەبێ، من دڵنیام ئێوەش دەزانن کە جۆری تر زۆرە، ڕەنگە پیوەر ساینس هەبێ، ڕەنگە ئەپلاید ساینسز هەبێ، ڕەنگە زۆر شتی تر هەبێ، بەڕاستی زۆر جۆری تر هەبێ، بەڵام ئەو وەکو نمونە بەس بۆ چوونە ناو بابەتەکەی خۆمان باسی دەکەین. کەواتە توێژینەوە جۆری جیاوازی هەیە. کە جۆری جیاوازی هەبوو هەنگاوەکانیشی دەگۆڕێت، بەڵام زۆر گرنگە بزانین جیاوازیەکان لەکوێدا. جیاوازیەکان ڕەنگە هەندێکیان لەسەر بنەمای ئەو داتایە بن کە کۆ دەکرێنەوە، هەندێکیان لەسەر بنەمای ئەو میتۆد و ڕێباز و شێوازانە بن کە بۆشیکردنەوە دەگیرێنە بەر، هندێکیان ڕەنگە بە جێرەی مەبەستەکە بێت. بۆ منە ئەگەر تەمەشای ئەو سلایدانە بکەی بزانین جیاوازیەکانی، بۆ منە جیاوازی لە نێوان توێژینەوەی بنچینەیی لەگەڵ توێژینەوەی پراکتیکی یان کارەچی چییە لە مەبەستەکە جیاوازە. بۆ منە توێژینەوەی بنچینەیی یان وەکو دەڵێت پەتی، مەبەستەکەی تێدا بریتە لە گەشەپێدان و خستنەڕووی زانیاری و تیۆر و پێشاتی تازە، پێشبینی تازە، بەڵام لە توێژینەوەی کارەچیدا مەبەستەکە زیاتر بەرەپێدانی تەکنیک و بەرهەم و ڕێوشوێنەکانن. لە جۆری دووەمدا کە ناویم لە نابوو با بڵێن دۆزینەوە و یان ڕوونکردنەوە، مەبەستەکە زیاتر دۆزینەوە و پەیبردن و دەستنیشانکردنی لایەنە گرنگەکانی کێشەیەک کە تێیدا توێژینەوە کەم ئەنجام درراوە، بەڵام لە ڕوونکردنەوەدا لە هۆکار و دەرەنجامەکانی ئەو کێشەیە دەکۆڵێتەوە. کەواتە جۆری توێژینەوەکە مەبەستەکەشمان بۆ دیاری دەکا، یان مەبەست لە توێژینەوەکە هەنگاوەکانمان بۆ دیاری دەکات. بۆ منە جۆرەکانی داتای توێژینەوە وەکو وتمان ئەوەش ڕەنگە ببێتە هۆی جیاوازی دروستکردن. بۆ نمونە ئەگەر جۆری توێژینەوەکەت بریتی بێت لە جۆری با بڵێن توێژینەوەی سەرەکی یان توێژینەوەی لاوەچی پێ دەڵێن، کەواتە تۆ داتایەکەت، داتای سەرەکیەکەت دەبێت ڕاستەوخۆ لەلایەن توێژەرەوە کۆ بکرێتەوە، بەڵام توێژینەوەی جۆری لاوەچی ئەوەیە پێشتر ئەو داتایە کۆ کراوەتەوە، بەڵام تۆ دێی لێکۆڵینەوەی لەسەر دەکەیت، تۆ دێی توێژینەوەی لەسەر ئەنجام دەدەیت. بۆ منە جۆری تر کوالیتیتیڤ و کوانتیتیڤ، واتە کەمی و نەوعی یان جۆری و چەندێتی. لە کوالیتیتیڤدا واتە لە جۆریدا زیاتر تەرکیز لەسەر وشەکان دەکرێت، لەسەر واتاکان دەکرێت، بەڵام لەوەی کەمی، لەوەی کە چەندێتی زیاتر تەرکیز لەسەر ژمارە و ئامار دەکرێت. ڕاستی
مەبەستم لە خستنەڕووی ئەو دوو خشتەیە ئەوە بوو کە جۆرەکان جیاوازن کاتێک جۆرەکانیش جیاواز بوون هەم مەبەستەکە دەگۆڕێ هەمیش هەنگاوەکان دەگۆڕێ. ئێستا گەر بین بابەتی ئەمڕۆمان کە زیاتر ریڤیو ئارتیکڵە چۆن پێناسەی دەکەین تاکو دواتر بە ئاسانی بتوانین جیاوازی پێ بکەین لەگەڵ جیاوازی پێ بکەین لەگەڵ جۆرەکانی تری توێژینەوە. بە شێوەیەکی گشتین 4 خاڵی گرنگ هەیە لەسەر پێداچوونەوە توێژینەوەی پێداچوونەوە یان ریڤیو ئارتیکڵ. سەرەتا دەبێ بزانین مەبەست تێیدا یان توێژینەوەیەکە کە تێیدا دوایین پێشهات و حاڵەتی بوارێک یان بابەتێکی دیاریکراو دەخاتە ڕوو لە ڕێگەی خوێندنەوەی چەند توێژینەوەی کە لەسەر ئەو ناونیشانە ئەنجامدا. وەنمونە تۆ بابەتێک هەڵدەبژێری لە ریڤیو ئارتیکڵ یان لە توێژینەوەی پێداچوونەوەدا تۆ دەتەوێت بزانی ئەو بابەتەی هەڵدبژاردووە ئێستا لە چه حاڵەتێکدا چۆن دەتوانی ئەوە بکەیت بە خوێندنەوەی چەند توێژینەوەیەک لەو بوارە لە چەند ساڵێکی جیاواز لە چەند شوێنێکی جیاواز ئەو کاتە تۆ وێنەیەکی ڕوونت بۆ دروست دەبێت دەربارەی ئەو بابەتە یان ئەو بوارە. ئەو خاڵی یەکەم. خاڵی دووەم توێژینەوەی پێداچوونەوە بریتە لە خوێندنەوەیکی ڕەخنەگرانە critical interpretation یان critical analysis وەکو لێکدانەوەیکی ڕەخنەگرانەیە بۆ ئەو توێژینەوانەی کە پێشتر لە بوارێکی تایبەت یان لەسەر ئەو ناونیشانەی کە تۆ هەڵبژاردووە ئەنجام دەدرێت. ئەو خوێندنەوەیش چۆن دەکرێت یان لە ڕێگەی سەمەرایزینگ پوختکردنەوە یان لە ڕێگەی پۆلینگکردن کلاسیفیکیشن یان لە ڕێگەی ئەنالیسیس شیکردنەوە یان لە ڕێگەی کۆمپارێزن واتە بەراوردکرد. کاتە خوێندنەوەی ڕەخنەگرانە بوو توێژینەوەکانی پێشوو دەکەیت بەڵام ڕێکێک لەو شێوازانە یان چەندانەیەک لەو شێوازانە هەڵدەبژێت. خاڵی سێەم لەسەر پێناسەی توێژینەوە دەتوانین وا پێناسی بکەین کە بڵێن نووسینێکی زانستیانەیە پشت بە توێژینەوەکانی پێشوو دەبەستێت دەربارەی بابەتێک نووسراوە دەنووسێ بەڵام توێژەر زانیاری نوێ ناخاتەڕوو تەنها ئەوانەی لە توێژنەوەکانی پێشوو هاتوون ئەوان بێ ڕێک دەخا خوێندنەوەیکی ڕەخنەگرانیان بۆ دەکە کاتە زانیاری نوێ تێدا نییە زانیاریەکان ئەوانن ئەو ئارتیکڵ و ئەو پێپەرانەی کە تۆ هەڵت بژاردووە پێداچوونەوەیان بۆ بکەی یان ڕڤیویان لە بۆ بکەیت. دوایین خاڵیش ئەوەیە توێژینەوەیکی سەر بەخۆیە دەتوانرێت بڵاو بکرێتەوە لە گۆباری زانستی و ئەکادمی تایبەت. چەندین گۆبار و بڵاوکراوە هەن کە گرنگجی دەدەن بە توێژینەوەی پێداچوونەوە کاتە ئەویش وەکو هەر جۆرێکی تری توێژینەوە ماف و یان بواری بڵاوکردنەوەی هەیە لە هەندێک شوێن ڕەنگە هەموو زانکۆکان و هەموو گۆبارە زانستیەکان ریڤیو ئارتیکڵ وەرنەگرن بەڵام زۆری تر هەن کە گرنگجی دەدەن بە بواری ریڤیو ئارتیکڵ چونکە بەڕاستی زۆربەی توێژەران متابعە دەکەن بە دوواداچوون دەکەن بزانن لە چ بوارێکدا ئاستی زانستەکە ئاستی لێکۆڵینەوە و توێژینەوەکان گەیشتۆتە کوێ. کاتە ئەگەر ئەو پێناسەیەمان لە خەیاڵ بێ ئێستا دەزانین ریڤیو ئارتیکڵ چییە بۆیە بە ئاسانتر دەتوانین جیاوازی پێ بکەین لەگەڵ توێژینەوەکانی تر جیاوازی توێژینەوەی پێداچوونەوە لەگەڵ جۆرەکانی تر کە مەسەلەن باسمان کرد. ئێستا دوو خاڵی زۆر گرنگ هەیە ئایا جیاوازی چییە لە نێوان ریڤیو ئارتیکڵ لەگەڵ ریسێرچ پیپەر جیاوازی چییە لە نێوان ریسێرچ پیپەر لەگەڵ ترم پیپەر ئەو دوو ئەو هەز دەکەم ناڕوونیەک هەیە لە جیاوازیەکان بۆیە بە چەند خاڵێکی کورد هەوڵ دەدەم ئەو بابەتە ڕوون بکەمەوە. جدولێکە ئێستا دێتن بە 5 خاڵ جیاوازی نێوان ریسێرچ پیپەر کە لە دەستە چەپی شاشەکەیە لەگەڵ ریڤیو ئارتیکڵ چی خاڵەکانیش زۆر گرنگن بزانین مەبەست لە توێژینەوەکە چییە. مەبەست لە توێژینەوەی ریسێرچ پیپەر با بڵێن بریتە لە خستنە ڕوو یان ئەنجامدانی دیراسەیەکی وردەکاری تێدایە و هەروەها ڕەسەنێتیشی تێدا ئۆریجنەڵی خۆتەی توێژەرەکەیە دەکرێت ئەوە لێکۆڵینەوەی توێژەرێکی تایبەت بێ لەسەر بوارێک یان لەسەر پرسیارێک. بەڵام لەو بەرەدا لە ریڤیو ئارتیکڵ یان لە ریڤیو پیپەر مەبەستەکەی ئەوەیە تۆ بە شێوەیەکی ڕەخنەگرانە شیکردنەوە بکەیت بۆ کارێک کە پێشتر ئەنجام درراوە ینی کارەکە ئیتۆ نییە کارەکەی کەسێکی ترە بەڵام تۆ دەی خوێندنەوەی ڕەخنەگرانەی بۆ دەکەیت
لەسەر چ بنەمایەک ئەو کارە دەکەی ئەوەش دەبێتە خاڵێکی جیاوازی. وەکو گوتمان لە ریسێرچ پیپەر زۆر گرنگی بەڕەسەنێتی دەدرێت کەواتە کارەکە بە تایبەتی کارە پراکتیکیەکان و کۆکردنەوەی داتا ئەوانە هەمووی لەلایەن توێژەرەوە ئەنجام دەدرێت کە ئەوە دەبێتە پێی دەگوترێت وەکو دیڵەن توێژنەوەی سەرەکی داتای سەرەکی وەکو پێشتر باسمان کرد. بەڵام لە ریڤیو ئارتیکڵ نەخێت تۆ چەند توێژینەوە کتێ پێشتر باس کراون پێشتر بڵاو کراونەتەوە بەڵام تۆ ناچی شتێکی نوێ بخێر و دێ ئەوانە بەیەکەوە بەراوردیان دەکەی بەیەکەوە لیان دەکۆڵیەوە تاکولایانی بەهێز و لایەنی لاواز دیاری بکەی تاکو بزانی لە چەند درێکە لەنەکان هەن پرسیارەکان چۆن جواب دراونەتەوە بە شێوەیەک داتاکەون کۆکراونەتەوە بەو شێوەیە. خاڵی سێم لە جیاوازیەکەی چۆنێتی نووسینیشیان جیاوازە کەواتە لە ریسێرچ پیپەر کە لە باڵێن ڕەنگە پرتەقاڵیەکەیە لە دەستە چەپە دەبێ توێژەر خۆی هەم پرسیارەکانی توێژینەوە دیاری بکە هەم داتایەکان مادە خامەکە کۆ بکاتەوە هەمیش دەبێت لێکۆڵینەوەیەکی ڕەسەن ئەنجام بداواتە کارێک بۆ خۆی ئەنجام بدا. دوای ئەوە دەبێت لەسەر ئەساسی لەسەر بنەمای ئەو لێکدانەوە و ئەو شیکردنەوەی داتایە بێتن کارەکەی خۆی بنووسێ و دابڕێژێتەوە. بەڵام لە ریڤیو ئارتیکڵ یان لە توێژینەوەی پێداچوونەوەدا بەو شێوەیە نییە. تۆ تۆپیکێک یان ناونیشانێک هەڵدەبژێری دوای ئەوە دێ چەند توێژینەوەیەکی تر کە پێشتر ئەنجام دراون کورتیان دەکەیەوە وەکو گوتمان کورتکردنەوە پوختکردنەوە یان پۆلینکردن یان لێکدانەوە پاشان مەبەستەکەشت چۆنێتی نووسینەکەشت ئەوەیە مەبەستەکە تێدا ئەوە چۆن بتوانی بە شێوەیەکی گشتی وێنەیەکی گشتی ئەو بابەتە لەناو بوارەکەدا بخەیتە ڕوو تاکو تێگەیشتنێکی گشتی هەبێت. چ شتێک دەگەیەنی what does it report واتە چ شتێک دەگەیەنی چ شتێک دەنووسرێ ئەوەش زۆر گرنگە. لە ریسێرچ پیپەردا دەبێ هەموو وردەکاریەکان کە چی کراوە بۆ نمونە گریمانەی هەیە هایپۆتسیس واتە فەرەزیە هەیە بۆ نمونە دراسات سادقەی هەیە واتە توێژینەوەکانی پێشووی هەیە بۆ نمونە شێوازەکەی مەتۆدۆلۆجیەکەی هەروەها ئەنجامەکان و لێکدانەوەکانیش هەر هەمووی دەبێ بخرێتە ڕوو. جگە لەوانش پێویستە دیسکەشن واتە مناقەشەی ئەو داتایە بکرێ مناقەشەی ئەو لێکدانەوانە بکرێ تاکو بتوانی بە چەند پێشنیازێک بە چەند وەڵامێک بۆ پرسیارانەی کە دادناون یان بە سەلماندن یان نەسەلماندنی ئەو فەرەزیە و گریمانانەی یان ئەو هایپۆتسیانەی کە لە سەرەتادا دادناوە. ئەوە لە ریسێرچ پیپەر. بەڵام هەرچی لە ریڤیو ئارتیکڵ هەیە ئەوە بە شێوەیەکی گشتی بە دوای چیدا دەگەڕێ بە دوای خاڵە هاوبەش و خاڵە لاوازەکان دەگەڕێ لەو توێژینەوانی کە پێشتر ئەنجام داون لە چیدا کۆکن لە چیدا ناکۆکن لە چیدا یەک دەگرنەوە لە چیدا جیاوازن هەروەها دەبێ بە شێوەیەکی هاوسەنگ بنووسرێ و تەرەفگیری وەکو دەڵێت تێدا نەبێ تەنها ئەو فعالانێک کە لەو توێژینەوەدا باس کراوە بخرێتە ڕوو نەک شتی تازە. سەبارەت بە درێژی و یان ژمارەی لاپەڕە و ژمارەی وشەکانی جیاوازی هەیە لە نێوان ئەو دوو جۆرە بۆ نمونە ریسێرچ پیپەر دەکرێت لە 3000 و دەست پێ بکات تا 6000 و دەکرێت هەتا 12000 بڕوە ریسێرچ پیپەر. بەڵام لە ترم پیپەر لە نێوان تەنها 3 بۆ 5 هەندێک جار دەڵێن 4 بۆ 5 بەڵام لە نێوان 3000 بۆ 5000 چونکە ئەوە ڕیڤیوی کارەکانی پێشوو. ئەو بە شێوەیەکی گشتی لە 5 خاڵدا جیاوازی نێوان ریڤیو ئارتیکڵ لەگەڵ ریسێرچ پیپەر. باوەڕ دەکەم ئێستا وێنەیەک هەیە لە خەیاڵتان کە جیاوازیەکە چییە. ترم پیپەریش هەیە ئەویش دەکرێت بە شێوەیەک لە شێوەکان جای بکەینەوە لەم جۆرەدا بۆ نمونە ئەویش وەکو دەڵێ ریسێرچ پیپەر و ترم پیپەریش جیاوازە ڕەنگە گەر سەیرێکی بکەی زۆر بە وازحی دیارە هەم لە ڕووی ژمارەی وشەکانەوە ترم پیپەر بچووکترە کەمترە سنووردارترە هەروەها ریسێرچ پیپەر باز لە کێشەیەکی دیاریکراو دەکا بەڵام لە ترم پیپەر مەرج نییە ئەوە بێت تەنها وەکو دەڵێ نووسینێک و وتارێکی ڕەخنەییە هەروەها
لە ریسێرچ پیپەردا پێکهاتەیەکی دیاریکراوی هەیە بەڵام لە تێرم پیپەر وەکو دەبێت ئارگومنت هەیە کە تۆ دەتەوێت چارەسەری بکەی یان دەتەوێت بیسەلمێنی زۆر جار لە ریسێرچ پیپەر ئەو داتانەی کە بەدەست دەهێنرێت لە ڕێگەی چاوپێکەوتنە لە ڕێگەی ڕاپرسیە لە ڕێگەی سێڤەیە زۆر شتی ترە بەڵام لە تێرم پیپەردا مەرجنی ئەوە بێ تەنها ئەو شتانێک کە پێشتر ڕەنگە بڵاو کراونەتەوە توێژینەوەکانی پێشووە مەگەزین یان گۆڤارەکانن یان کتێبەکانە لە ڕووی کاتیشەوە ریسێرچ پیپەر کاتی زۆر زیاتر دەوێت ڕەنگە چەند مانگێک یان تەنانەت ساڵیشی پێ بچێت هەرچی تێرم پیپەرە کاتەکەی زۆر دیاریکراوە ڕەنگە کەمتر لە 2 مانگ 3 مانگێک بخاین پێم وا بوو ئەو جیاوازیکردنە زەروریە پێشەوەی بین بە وردەکاریەکان دابچینە سەر ئامانجەکانی ئەنجامدانی ڕڤیو ئارتیکڵ کاک دکتۆر کارمەند هیچ کێشەمان هەیە تا ئێستا کاکتۆر بەردەوام بە زۆر باش دەڕۆ دەست خۆش بینە سەر ئامانجەکانی پێناسەمان کرد پێناسی ڕڤیو ئارتیکڵمان کرد ئێستا جیاوازیشمان کرد لە نێوان ریسێرچ پیپەر لەگەڵ ڕڤیو ئارتیکڵ جیاوازیمان کرد لەگەڵ ریسێرچ پیپەر لەگەڵ تێرم پیپەر کاتە ئێستا بە بڕوای من بۆ چوونێک یان تێگەیشتێکی گشتی هەیە لەبارەی داواکاریەکانی هەریەک لاوان باشە ئامانج بۆ پێی پێداچنەوە لە ڕڤیو ئارتیکڵ چیە وەکو پێشتر لە پێناسەکەش پێزێک ئاماژەمان پێکرد سەرەتا بریتە لە ڕێکخستن و خستنە ڕووی دوایین توێژینەوەکانی پێشوو لەبارەی ناونیشانی چی دیاریکراوە تۆ ناونیشانێکت هەیە دەتەوێت بزانی دوایین توێژینەوەکان لەو بوارە لە چه ئاستێکدان لە چه بارێکدان دەی کۆیان دەکەیەوە و ڕێکیان دەخەی و دواییش دەیان خەیە ڕوو بریتە لە هەڵسەنگاندنی ڕەخنەگرانەی دوایین توێژینەوەکانی بوارێک ئەوەش یەکێکە لە ئامانجەکان هەروەها ئامانجی تر چ شێوازێکی توێژینەوە زۆر باوە چ کەرەسەیەک بەگشتی بەکاردێنێت چ تیۆرێک زۆر بەکار هاتووە لەو ناونیشانیان لەو بابەتەی ئەتۆ هەڵت بژاردووە دەی ئەوانە دیاری دەکەی ئەوتە مەبەستەکە دیاریکردنی ئەو شێوازە باوانەیە ئەو کەرەسە باوانەیە ئەو تیۆرە باوانەیە کە بەکار هاتوون لە کاتی ئەنجامدانی توێژینەوە لەبارەی ئەو ناونیشان و ئەو بابەتەی کە هەڵبژێردراوە دوای ئامانجیش ئەوەیە کە بریتە لە دۆزینەوە و دیاریکردنی بۆشایی و کەلێن لە توێژینەوەکانی پێشوو لەکوێدا کەلێن هەیە لەکوێدا کەموکوڕی هەیە لەکوێدا توێژینەوەکانی پێشووتر نەیانتوانیوە وەڵامی پرسیارەکان بدەنەوە یان چارەسەر بۆ گرفتەکان دابین کە بدۆزنەوە تۆ لێرەدا دەتوانی پێشنیازی توێژینەوەی تازە بکەیت بە گوێرەی ئەو کەلێن و بۆشایی کە تۆ دەستت کەوتۆ کاتە لە 4 ئامانج دەتوانین کۆیان بکەینەوە ڕێخستن و خستنەڕۆی دوایین توێژینەوەکان هەڵسەنگاندنی ڕەخنەگرانە بۆ دوایین توێژینەوەکانی بوارێکی دیاریکراوە دیاریکردنی شێوازە باوەکانی توێژینەوە و کەرەسە و تیۆرە هەڵبژێردراوەکان هەروها دۆزینەوە و دیاریکردنی لایەنی لاواز و کەلێن و بۆشایی لەو توێژینەوەی پێشتر و پێشنیازکردنی توێژینەوەی تازە لەم بوارەدا توێژینەوە چۆن مەبەستم توێژینەوەی ڕڤیو ئارتیکڵە بەڵام دەکرێت ئەو هەنگاوانە بۆ هەموو توێژینەوەیکیش ڕاست بێت بەڵام مەبەستی سەرەکی من زیاتر هەنگاوەکانی ئەنجامدانی ڕڤیو ئارتیکڵە چەند هەنگاوێکمان هەیە بە شێوەیەکی گشتی 3 هەنگاون هەنگاوێک پێش نووسین وەکو ئامادەکاری هەنگاوێک نووسین هەنگاوێک پاش نووسین هەوڵ دەدەین بە کورتی هەریەکێکیان بخەینە ڕوو دوایش ئەگەر پرسیاری تر هەبوو من ئامادەم وەڵام بدەمەوە هەنگاوی یەکەم کە ئامادەکاریە چۆن ئامادەکاری دەکەی بۆ نووسینی ڕڤیو ئارتیکڵێک ئەوە هێشتا دەستت پێ نەکرێت دەستە تەنها ئامادەکاری دەکەی چونکە ئەو ئامادەکاریە ئەگەر بەو هەنگاو بە هەنگاوە بڕۆی کاری نووسینت زۆر ئاسانتر دەکات لەو سەرەتا دەبێت تێگەیشتنت هەبێت لەبارەی واتا و سنووری پێداچوونەوە کە پێم وایە ئێستا پێناسەکەی دەزانی ئێستا دەزانی ئامانجەکانی چییە ئەوە ڕەنگە تێگەیشتنێک بێ بەڵام هەندێک خاڵیش لێرە دەخەینەڕوو سەرەتا دەبێت لەوە تێبگەی کە ئەو توێژینەوەی دەینووسی بۆ کەسی گشتی نانووسی بۆ خوێنەری گشتی نییە بۆ کەسانی پسپۆرە چکە ئەگەر کەسێک پسپۆر نەبێت لەو بوارە زۆر احتیمام بە ڕڤیو ئارتیکڵ نادا کەسێکی شارەزانە بێ ناچێ بزانێ لەو بوارە چەند توێژینەوە کراوە و چی کراوە و چۆن ڕخنەی لێژرا کەواتە ئەوت لە خەیاڵ بێ توێژینەوەکەی کە دەینووسی پێداچوونەوەکە بۆ کەسانی شارەزا دەینووسی نەک بۆ خوێنەری گشتی دووەم خاڵ
دەبێ بیرۆکە سەرچیەکانی ئەو توێژینەوانە کورت بکەیەوە، دوایی بە شێوەیەکی ڕەخنەگرانە هەڵسەنگاندنی بۆ بکەیت و پێویستە لە کاتی ڕەخنەکانیشت خوێندنەوە ڕەخنەگرانەکەت پێویستە ڕەخنەکانیشت پشت بە بەڵگە و لێکدانەوەی لۆژیکی ببەستن کاتۆ دەبێت خۆت ئامادە بکەیت ئیشەکەت چییە؟ کورتکردنەوەی بیرۆکە سەرچیەکانی توێژینەوەیک ئارگومنتەکانی بەڵگەکانی پوخت دەکەیەوە، دوایی دێی بە شێوەیەکی ڕەخنەگرانە هەڵسەنگاندنی بۆ دەکەیت، پێویستە ڕەخنەکانیشت بەڵگەی لەگەڵ بێ یان بەڵگەی هەبێ یان لێکدانەوەکانت لۆژیکی بن. دەبێ بزانی لە کاتی ئەو جۆرە توێژینەوەدا زیاتر لە بۆچوونێک دەخرێتە ڕوو و ڕای خۆشت دەنووسی کە تۆ لەگەڵ کامیان کۆکی، لەگەڵ کامیان ناکۆچی، لەگەڵ کامیان ڕایەکەی کام پەسەند دەکەی، ڕای کام پەسەند ناکەی، بۆچی واش دەکەی، تەنها بۆچوونی خۆشت لەگەڵ بۆچوونە جیاوازەکان ڕیزی دەکەی. کاتە لە کاتی خۆ ئامادەکردن دەبێ پێشەوەی دەست پێ بکەی ئەو خاڵانە لە خەیاڵت هەبێت. دەبێ ئەوەشت لە خەیاڵ بێت کە تۆ ڕیڤیو ئارتیکل دەنووسی تەنها توێژینەوە هەڵبژێردراوەکان پێداچنەوەی بۆ دەکەی و دەی خێڕ و نەک بچی توێژینەوەی نوێ بکەی و داتای نوێ بینی داخلی بکەیت. ئەوە خاڵی یەکەم بوو لە ئامادەکاری، کاتە دەبێ تێبگەین لە واتا و سنووری توێژینەوەی پێداچوونەوە. ئێستا ئەو خاڵانە ئەگەر بتانی لە خەیاڵی خۆت دای بنەی ئەوە ئیشی دواترت ئاسانتر دەبێت. پاشەوە هەر لە ئامادەکاری خاڵی دووەم هەیە کە دەبێت لە ئێستاوە لە سەرتاوە بیر لە ڕێکخستنی بەشەکان بکەیەوە. لە سەرتاوە بیر لە ڕێکخستنی بەشەکان بکەیەوە، چونکە ئەوەش یارمەتی دەدا بۆی ئەتو کە سەرنج و تێبینیەک دەنووسی بزانی بۆ کامە بەشە بۆ کامە بەش پێویستە. پێویستە پێش دەست پێکردن ئەو بیر لەوە بکەیەوە، چونکە یارمەتی دەدا لە شێوازی خوێندنەوەت و لە تۆمارکردنی تێبینی و سەرنجەکانت. ئەگەر بزانی توێژنەوەکەت لە چەند بەش پێک دێ ئەو کاتت بە ئاسانی دەزانی لە کاتی خوێندنەوە ئەو بەشە ئەو پەرەگرافە بۆ ئەو بەشەی توێژینەوەکەت باشە ڕەنگە ڕەنگی جیاواز بەکاردێنی، قەڵەمی جیاواز بەکاردێنی یان کۆدی تایبەت بە خۆتت هەیە. دەبێت بیر لەوە بکەوە توێژینەوەکان کورت بکەوە، جەخت لەسەر زانیاری و خاڵە گرنگەکان بکەوە، مەرج نییە هەر هەمووی بێت. لایەنە بەهێز و ئەرێنیەکانی دیاری بکە، ئەو توێژینەوە دەبێت دیاری بکەیت، بیرۆکە نوێیەکانی چییە و سەرنجە قوڵەکان. ئەوانە هێشتان بۆ خۆ ئامادەکردنە، بەڵام وەکو چێکلیستێک وەکو لیستێک دەبێت لەبەر ینی لە خەیاڵت بێ یان لەبەر چاوت بێ تۆ بە دوای چیدا دەگەڕێت کاتێک کە دەتەوێت ڕیڤیو ئارتیکل بکەیت یان کە دەتەوێت پێداچوونەوە بە توێژینەوەیکی پێشوو بکەیت. وەکو گوتمان لایەنە بەهێزەکان دیاری دەکەیت، بیرۆکەی نوێ دیاری دەکەیت، لەگەڵ ئەوەش لایەنە لاواز و کەلێنەکانیش دیاری دەکەیت، یان ئەگەر کۆنترادیکشن هەبوو، دژبەیەکی هەبوو، تەناقضات هەبوو، ئەو کاتە دەبێت دیاری بکەیت و بزانێت چ پرسیارێک وەڵام دراوەتەوە چ پرسیارێک وەڵام نەدراوەتەوە، تاکو دواتر لە کاتی هەڵسەنگاندنەکەت لە کاتی نووسینەکەت بگەڕێەوە سەر ئەو تێبینیانە. خاڵی سێەم دووبارە هەر لە ئامادەکردنین هێشتا بە شێوەیەکی گشتی تۆ چاوێک بە توێژینەوەکاندا دەخشێنی، یعنی ناچی هەر هەمووی بخوێنیەوە، پێویست ناکە لە سەرەتادا ئەو هەنگاوی یەکەمە ئەوە خۆ ئامادەکردنە ئاگدار ببڕێزان. چاوێک بخشێنە بە ناونیشان پوختە پێشەچی، ئەو سێ زۆر گرنگە، ناونیشانەکەی بزانێت چیە، ئەبستراکتەکەی بخوێنیەوە، پێشەچەکەی چکە عادەتەن پێشەچی کورتە دەی خوێنیەوە، هەوڵ بدە سەرەتای ڕستەکانی هەر پەرەگرافەک بخینەوە، سەرە ناونیشانەکان هێدینگەکان سەرە مەوزوعەکان و بزانە ئەنجامەکانیشی چیە کە ئەو بە ئەو هەنگاوت جێبەجێ کرد. لێرەدا تۆ بیرۆکەیەکی گشتیت بۆ دروست دەبێت لەبارەی ناوەڕۆکی توێژینەوەکە. ئەوە بەس خۆ ئامادەکردنە، ینی ئەگەر تۆ 4 توێژینەوە 3 توێژینەوەی پێشوو هەڵبگری، چاوێک پێدا دەخشێنی ناونیشانەکە پوختەکە پێشەچیەکە لەگەڵ ڕستەی سەرەتای پەرەگرافەکە هێدینگەکان تەمەشا دەکەی وەکو نەبزەیەک، ینی بە پێدا چاوخشانەکی خێرا. مەبەستەکەشت چییە؟ وەرگرتنی بیرۆکەیەکی گشتیە لەبارەی ئەو توێژینەوەی. دوای ئەوە توێژینەوەکە دەتوانی بخوێنیەوە دیسان بە سەریعی بۆ جێری ئەو شوێنانەی کە دیاریت کردووە بۆ وەرگرتنی بیرۆکە گشتیەکە. ئەگەر زانیت لەو کاتی چاو پێخشانەدا وشەیەک دەستەواژەیەکی نامۆ هەیە، دەستەواژەیە کە نەناسراوە لە لای تو یان کورتکراوەیە کە ئەبریڤیشنەکە، هەوڵ بدە بە دوای واتایەکەیدا بگەڕێیت تاکو دواتر تاخیرت نەکە،
یان ئەگەر پرسیارێکی سەرنجڕاکێشت بە بەرچاوکەت ئەویش هایلایت بکە یان ڕەنجی بکە یان خەتی بە ژێردا بێنە ئەوە دووبارە تۆ دەگەڕێەوە سەر. ئەگەر شتێک کاتە پێشت کە تۆ شارەزاید لێ نییە ئەوە دەبێت بە دوواداچوونی بۆ بکەیت دوای علامەتێک یان ئەستێرەیەک یان بخۆت بەپێ ئەو کۆدێک کە بۆ خۆتت داناوە دەتوانی ئاماژەی پێ بکەی و بگەڕێەوە سەری. هەر لە ئامادەکاری هێشتا ئامادەکارین بەڕێزان ئەو کاتە دێی توێژینەوەکان بە قوڵی دەخوێنیەوە. توێژینەوەکان پێویستە بە قوڵیش بخوێنیەوە بۆ ئەوەی بە تەواوی تێ بگەیت، بەڵام لەگاتی ئەو خوێندنەوە ئەو جارە تۆ دەبێت شوێن و پەرەگرافە گرنگەکان دیاری بکەیت چونکە پێویستت پێ دەبێت لە کاتی نووسین. یعنی ئێستا ئەوە هەنگاوە ئامادەکاری بۆ نووسین بەڵام دەبێت شوێن و پەرەگرافە گرنگەکان دیاری بکەیت. دیسان لێرەشدا مەرج نییە هەموو وردەکاریەکان و بەشەکان بە قوڵی بخوێنەوە، بەس تەنها ئەوانەی کە دیارت کرد نەمان گوت وتمان دیاری بکە بزانە کامیان گرنگە بۆ ئیشەکەی خۆت، کامیان بە جۆرەی ئەوەی داوای کە لێت کراوە ئەو کاتە دێی ئەو شوێنانە بە وردی دەخوێنەوە. ئەگەر ملاحەزەیەک یان سەرنجێک یان تێبینیەک بۆ دروست بوو لە کاتی خوێندنەوە هەوڵ بدە یەکسەر بینوسە، یەکسەر تۆماری بکە چونکە دواتر ڕەنگە بە خەیاڵت دانێتەوە ملاحەزەیەکە لەسەر وەرەقەیەکە یان هەر لەسەر ئەو پەیپەرێکە لەبەر دەستە لە بەرامبەر ئەو پەرەگرافێک کە دیاریت کردووە سەرنجی خۆت بنووسە بە دووسێ وشە بێ بە چەند شتێک بێت کە تاکو و دواتر بەبیرت بێتەوە لە وێنەی یان لە درافتی کۆتایی توێژینەوەکەت ئاماژەی پێ بکەیت. هەوڵ بدە ئەگەر زانیت لایەنی لێکچوون مەسەڵەن توێژنەوەیکە تاوا کردوای توێژنەوەی تر تا دەخوێنیەوە هەوڵ بدە لایەنی لێکچوون و جیاوازی نێوان توێژینەوەکان دیاری بکە چکە ئەوە وەکو گوتمان کاتت بۆ دەگەڕێنێتەوە. داڕشتنەوەی بیرۆکەکان بە شێوەی خۆت بە شێوازی خۆت تۆ ناچی وەکو دەڵێ پەرەگرافێکی تەواو لە ناو توێژنەوەیک بێنی کۆپی بکەی لە لای خۆت، دەبی ئەو بیرۆکە گشتیانە یان ئەو سەمەری و پوختکردنەوەی کە داوات لێ دەکرێت هەوڵ بدێ بە شێوازی خۆت دایبڕێژیەوە. لەبەرەوە ئەگەر کاتت هەبوو ئەگەر توانیت هەر یەکسەر لەگەڵ خوێندنەوەکە لە کاتی ئامادەکاری هەوڵ بدە هەندێک شت بنووسە، هەندێک لە بیرۆکەکان دابڕێژەوە بە شێوازی خۆت ئەوە کاتت بۆ دەگەڕێنەوە. هەوڵ بدە بە شێواز نووسینی خۆت وەکو بە ئینگلیزی پارەفرەیز یانی یان بە تۆ مەبەستە گشتەکە تێگەیشتی ئێستا دەی دای دەڕێژیەوە چونکە لە سەرەتا ئاماژەت پێکردەوە کە ئەوانەی خۆت نین تەنها داڕشتنەوەکەی خۆتە بیرۆکەکان نا. هەوڵ بدە هەموو بیرۆکە گرنگەکان باز بکە نەک یەک دووەچی گشتی ئەو بیرۆکانی کە گرنگن باسی بکە. هەوڵ بدە لە نووسینەکەت کاتێکە دای دەڕێژیەوە ڕوون بێ لۆژیکی بێ منطقی بێ. هەروەها تۆ لە بیرت بێ تەنها بۆ چوون و بیرۆکەکان نا ئەو توێژینەوانە دادەڕێژیەوە نەک بۆ چوونی خۆت، یعنی هەوڵ بدە لە کاتی داڕشتنەوە تەرکیز لەسەر بیرۆکەی توێژەرە ڕەسەنەکە یان ئەو توێژەرانی کە هەڵت بژاردن بکە نەک هی خۆت دابری. و ئاخر خاڵش ئەوەیە بزانە چۆن وەسفێک یان شیکردنەوەی بۆ بەشەکانی توێژنەوەکان دەکەین. بۆن منە لایانی پراکتیکەکەی دەکەی، بۆن منە شێوازی شکردنەوەی دەکەی، بۆن منە داتای کۆکراوەی ئەو توێژینەوە یعنی کامە لایەنە ئەتۆ گرنگی پێ دەدەی دەبێت تەرکیزت لەسەر ئەو لایەنە بێت. ئەو شوێن و گرنگان ئەو شوێن و بەشانەی کە بۆت گرنگ نین ڕەنگە بە شێوەی جیاواز دیاری بکەی و بەسەریاندا تێپەڕی پێویست ناکە لەسەری ڕابوەستی چکە لە کاتی چاوخشانەکە لە کاتی خوێندنەوە قوڵەکە مەفروضە ئەو شوێنانە دیاری کردێت کە گرنگن کەواتە ئەوانی تر گرنگنین بۆ تۆ دەتوانی بە خێرایی بەسەریاندا تێپەڕی. خاڵی کۆتایی لە ئامادەکاری بۆ نووسین ئەوەیە هەڵسەنگاندنی خۆت وەکو پەراوێز بنووسە، یعنی وەکو هامشک تۆ وەرەقەکانی یان پەیپەرەکەت لەبەر دەستە شتێک بە خەیاڵ دادێ لە کاتی خوێندنەوە، شتێک بە خەیاڵ دادێ لە کاتی نووسینی تێبینیەک، ئەو کاتە هەڵسەنگاندنی خۆت دەبێت تۆ لەگەڵی ڕازی لەگەڵی کۆکی لەگەڵی کۆکنی یان لەگەڵی بیرۆکەکەت بەدڵە بیرۆکەکەت بەدڵ نییە مەبەستم پەسەندە پەسەند نییە ئەو کاتە دەکرێت وەکو پەراوێز ئەو هەڵسەنگاندنەی خۆت بنووسی لایانی بەهێز و لایانی لاوازی ئەو سەرنج و تێبینی خۆت لەبارەی هەر بەشێک کار بێ یان هەوڵ بدە ئەو پرسیارانەی خوارەوە کە ئێستا دێ بکە ڕێنیشان دەر بۆ خۆت. چۆن دەتوانی خوێندنەوەی ڕەخنەگرانە ئەنجام بدەیت؟ 6 پرسیارە دەتوانی لە خۆتی بکەیت. ئامانجی توێژینەوەکە چییە؟ ئەوە بە کورتی. دوای ئەوە گریمانە و چوارچێوەی تیۆریەکەی دیارە یان چییە؟
پاشان ئایا چەمکە سەرچیەکان تەواو ڕوون کراونەتەوە یان نا، دوای ئەوە بەڵگەکانی بە پێی پێویستن ئەو بەڵگانەی کە هێناوێتەوە ئەو توێژەرە بەڕێزە، پاشان ئایا ئەو توێژینەوەی دەگونجێ لەگەڵ بوار و پسپۆریەی کە تێیدا کارەکە ئەنجامدراوە، ئایا زانیاری نوێ و زیادەی تێدایە یان تێدا نییە، ینی هیچ ئیسهامەکی هەیە کۆنتریبیوشنی هەیە یان نییە، لە کۆتاییشدا شێوازی نووسینەکە ئەکادیمیە یان ئەکادیمی نیە، کەواتە هەڵسەنگاندنەکەت خوێندنەوە ڕخنەگرانەکەت دەکرێت لەسەر ئەو خاڵانە بێ. ئامانج توێژینەوەکە گریمانە و چوارچێوەی تیۆری چەمکە سەرچیەکان بەڵگەکانی کە هێناوێتەوە ئایا دەگونجێ یان ناگونجێ، زانیاری نوێی تێدایە یان نا، و شێوازی نووسینەکەی هەندێک جار دەڵی ئەکادیمیە ئەوە باشترە یان بەو شێوەیە بنووسێت. ئەو هەوڵ بدە لە کاتی خوێندنەوەکانت لە کاتی شیکردنەوەکانت تەرەفگیری و لایەنگیری مەکە لە هیچ بۆ چوونەکی دیاریکرا، هەوڵ بدە بە شێوەیەکی بێلایەن تەنها ئەو شتانەی کە لۆژیکین ئەو شتانێک کە بەڵگەت لە سەریان هەیە بخێڕ. ئەوە هەنگاوی ئامادەکاری بۆ نووسین. ئەگەر بەو شێوەیە ئەنجامی بدەی بڕوا بکەن کاتی زۆرت بۆ دەگەڕێتەوە و ڕەنگە بەرچاوڕوونیەکی زۆریشت دەبێت سەری. دوای ئەوە هەنگاوی نووسین، قۆناغی نووسین ئەوەش زۆر گرنگە، دەبی ناونیشانەکە لێرەدا یەکلا بکەوە، ڕەنگە لێرە هەندێک ناتێگەیشتن هەبێ لەسەر ئەو ناونیشانەی کە هەڵدەبژێوێ. خۆشم ڕەنگە لەوانە بووبووم کە سەرەتا داوای ناونیشانم کردووە تەواوە، بەڵام ئەو ناونیشانە تۆزێک تعدیل دەتوانی تێدا بکەیت بە جوێرەی ئەو گەڕانەی کە دواتر ئەنجامی دەدەیت، بەڵام نەک گۆڕانکاریی ڕیشەیی 100% بگۆڕێتن، بەڵام لە کاتی گەڕان ڕەنگە شتێکی تر بە خەیاڵ دادێ کە دەستکارێکی سادەی ناونیشانەکە بکەیت بۆ ئەوی یەکلای بکەوە کە لەگەڵ ئەو گەڕانەدا ئەنجام بدرێت. بۆیە بەڕای من ئەوە زۆر ئاساییە، هەم بۆ خۆشم هەم بۆ مامۆستایانی ترێژ مەفروزە وابێت. ناساندنی توێژینەوەکان لە ناوی توێژەر، ساڵی بڵاوبوونەوەی، ناونیشان، شوێنی بڵاوکردنەوە پێویستە بنووسرێ ئەوانە. دوای ئەوە پێشەچیەکت هەیە، پاشان پوختە هەیە، پاشان خوێندنەوە و شیکردنەوە و بەراوردکردن هەیە، دوای ئەنجام و ڕاستپاردە هەیە، دوای ئەوە سەرچاوەکان دێن، لە قۆناغی دواتریش دێنە قۆناغی پازنووسین. بۆیە بە خێرایی ڕۆیشتن بەڕێزان لێرە چکە دێمەوە سەر هەرێک لەو بەشانە بە تەفسیل. پاش نووسین، دوای ئەوەی کە نووسیت چ بکەیت، دووسێ خاڵ هەیە بەڕاستی مەفروزە ڕەچاوی بکەن مامۆستایانی بەڕێز توێژەرانی بەڕێز. سەرەتا پێداچوونەوە، پاشان چاپکردن، ینی پاش ئەوەی نووسیت پێداچوونەوە چی بۆ بکە، مراجعە چی بکە، دوای تەبعی بکە. مراجعەکەش دەکرێت لە ڕووی زانستی بێ، ناوەڕۆک، یان لە ڕووی زمانەوانی بێ، لە ڕووی ڕێزمان، خاڵبەندی، شێواز، ژمارە وشەکان هەوڵ بدە ئەوانە یەکلا بکەوە. لە هەموو زمانەکانیش دەبێ، ئەوانە تەنها بۆ مەسەلەن ئینگلیزی و عەرەبییان لە بۆ هەموو پسپۆڕیەکانیش دەبێتن، بەو شێوەیە جێبەجێیان بکەین. ئەوە هەنگاوەکانی ئەنجامدانی توێژینەوەن. دوای ئەوە پێکاتەی گشتی چی تێدایە، ریڤیو ئارتیکڵ، پێکاتە گشتەکەی بە شێوەیەکی گشتی وەکو گوتمان لەگەڵ پسپۆڕی و لەگەڵ زۆری توێژینەوەکە گۆڕانکاری بەسەردادێ، بەڵام بە شێوەیەکی گشتی ناونیشان، ناوی توێژەر، ئەو جارە ناوی خۆت دەنووسی، ینی کە ناونیشانت نووسی ناوی خۆت دەنووسی، شوێنی کارکردنت، شوێنی خوێندنەکەت، پوختەیەک، دوایەوە پێشەچی و پاشخانی تیۆریتیکەل باکگراوند، دوایەوە بەشی بۆدی ینی ناوەخنی توێژینەوەکە، خستنە ڕوو بەراوردکردن، ئەنجام، ڕاستپاردە و پێشنیاز، سەرچاوەکانیش ئەو توێژینەوانی کە هەڵبژاردون زائیدەن سەرچاوی تر، دوای دێنەوە سەری باسییان دەکەین لەگەڵ پاشکۆ لە کاتی پێویست. بە شێوەیەکی گشتی ریڤیو ئارتیکڵ لەو بەشانە پێکدێن. ئێستا دێین هەر یەک لەوانە بە تەنها باز دەکەین بە پێی کاتەکە کاتمان ماوە. کاک دکتۆر کارمەند کێشەمان نییە؟ نەخێر کاک دکتۆر. زۆر باشە. بابێنە سەر یەکەم دانە، یەکەم بەشی ریڤیو ئارتیکڵ کە ناونیشان. ناونیشان پێویستە هەندێک تایبەتمەندی و هەندێک خاصیت و هەندێک صفاتی تێدا بێت. ناونیشانی ریڤیو ئارتیکڵ یان ناونیشانی هەر توێژینەوەی تر ڕەنگە بۆ هەمویان گونجاو بێت، بەڵام زۆر گرنگە کورت و پوخت و ڕوون بێت. چەندی بکرێ کورت، چەندی بکرێ پوخت و ڕوون و وازح بێتن. ژمارەی وشەکانی ڕەنگە لە بوارێک بۆ بوارێک بگۆڕێ، ڕەنگە لە توێژەرێک بۆ توێژەرێکی بگۆڕێ، بەڵام بەڕای من لە نێوان 8 بۆ 14 وشە گونجاوە، لە نێوان 8
بۆ چاردە وشە چکە ئەگەر لە هەشت وشە ڕەنگە کەمتر بێ تۆزە تەسیر لە ڕوونیەکەی دەکات یعنی زۆر وازح نابێ ئەگەر لە چاردەش زۆر زیاتر بێ ئەو کاتە کورت و پوخت نابێ بۆیە لەو ڕێنجە بەڕای من پەسەندە دەکرێت ناونیشانی سەرەکی هەبێ لەگەڵ ناونیشانی لاوەچی یعنی مین تایتل لەگەڵ سەکەندەری تایتل هەبێتن ئەوە ئاساییە لە ناونیشان بە پێی پێویست لە ڕووی ڕێزمانەوە دەبی تێنسەکەی باشترە ڕانەبردووی سادە بێت کاتە present simple بەکار بێت present simple tense دیسان بەبیرتان دێنمەوە گوتمان لە بوارێک بۆ بوارێک لە پسپۆرێک بۆ پسۆرێک ڕەنگە جیاوازی هەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوە ئەو خاڵانە باشترە لە ناونیشان ئاماژە بە زۆری توێژینەوەکە بکرێت زۆر جار بۆ نمونە دەڵێ وەکو دەڵێ teaching vocabulary through technology واتە وتنەوەی وشە لە ڕێگای تەکنەلۆجیاوە لێکۆڵینەوەیکی بەراوردکاری دەڵێ لێکۆڵینەوەیکی پێداچوونەوە شیکاریەکی زمانەوانی ئێمە بەستم چییە جۆری توێژینەوەکە لە ناونیشانەکە دیاری بکرێ خراپ نییە یعنی شتێکی باش دەبێ ئەوە بۆ ئەوەی ڕوون بێ لە لای خوێنەر ئایا جۆری ئەو توێژینەوەی چییە ئایا تەنها ڕڤیو ئارتیکڵە یان پراکتیکەڵە یان ئەپلایدە یان چ جۆرێکی ترە لە ڕووی داڕشتنەوە گوتمان تێنسەکەی ئەو باشە پرزنت سیمپل بێ بەڵام شێوەی ڕستەکەی چۆن بێ سێ جۆرمان هەیە دەکرێت وەکو ریپۆرت بێ ینی وەکو هەواڵ بێ دەکرێت وەکو وەصف بێ و دەکرێت وەکو پرسیار بێ ناونیشان دەکرێت ریپۆرت واتە هەواڵی بێ ڕستەکە هەواڵی بێ ڕستەکە وەصفی بێ یان ڕستەکە پرسیاری بێ ئەو سێ بوارە هەیە ئەو سێ جۆرە هەیە لە داڕشتنی ناونیشانەکە ئەوە ناونیشان پێم وایە ئەوەندە بەسە لەسەر ناونیشان چەندی سەرنجڕاکێش بێ باشترشە بۆ ئەوەی خوێنەر و توێژەری تر لە دەوری خۆی کۆ بکاتەوە بەشی دووەم دێنە سەر پوختە ئابستراکت چییە؟ سەرەتا جۆری توێژینەوەکە سەرچاوی داتایەکە شێوازی مامەڵەکردن لەگەڵ داتایەکە و ئەنجامەکان دەخرێتە ڕوو لە پوختە واتە ئابستراکتیان مولەخەسکە لە بیدایەتی هەیە بەگشتی دەکرێتە دوو زۆری سەرەکی زۆرێکیان پێی دەڵێن ئینفۆرمەتیڤ واتە زانیاری بەخش کە تێیدا ئامانجەکانی ئەو توێژینەوەیە کە رەسە و ڕێگاکانی توێژینەوە و شیکردنەوە ئەنجامەکانی دەخرێتە ڕوو لەو جۆرەدا جۆری دووەمیش پێی دەڵێن جۆری وەصفی کە ئەوە باز لە پێکهاتەی توێژینەوەکە دەکات یان توێژینەوەکە لە چەند بەش پێکهاتی و چۆنە من ئەوەی جۆری یەکە من پێ باشترە چونکە ئەوەی باسی پێکاتەکان دەکات دەکرێت لە یەک پاراگرافی بچووکدا باسی ئاوتلاین و باسی بەشەکان بکەێت بەڵام مەرج نییە هەموو توێژینەوەیەک خۆی بداتە دەست جۆری وەصفی سەبارەت بە ژمارەی وشەکانی دیسان دەڵێم لە بوارێک ڕەنگە بگۆڕێ بەڵام بە شێوەی نزیکەی لە دەوروبەری 200 وشەیەک دەبێت لە دەوروبەری 200 وشەیەک بێت پوختە بەڕێزان بەشێکی سەر بەخۆیە دەتوانرێت بە تەنهاش چاپ بکرێت چونکە ئێستا ئەگەر مەسەرەن کۆنفرانسێک شتێک هەیە خۆ دەبینی هەموو بەس ئەبستراکتەکانیان بڵاو کردێتەوە کەواتە بەشێک نییە وەکو دەڵێ بەشێکی جیانە بووەوە لە توێژنەوەکە نا خەڵکێکی ڕەنگە کاتی نەبێ دێتن بەس پوختەکە دەخوێنێتەوە یان شوێنی شەیە بەس پوختەکان بڵاو دەکاتەوە بەس پوختەی توێژینەوەکە بۆیە چەندی گرنگی پێ بدەیت خراپ نییە چەندی گرنگی پێ بدەیت هێشتا هەر کەمە چونکە بەشێکی سەر بەخۆیە دەتوانرێت بە تەنها چاپ بکرێت زۆر جار کیورد زۆر ضروریە هەبێ وشەی سەرەکی کیورد لە نێوان 3 بۆ 5 وشە هەڵدەبژێری کە لەو توێژینەوەی تۆ زۆر دووبارە بنێتەوە یان ئەساسی و بنچینەین تاکو ئەو کەسێک کە دەخوێنێتەوە بزانێ ئەو شتانەی تێدا ینی ئەگەر لە پوختەکەش باسکرێ باشترە بەڵام زۆر گرنگە کە بتوانین ئەو کیوەردانە بە وریاییەوە هەڵبژێرین ئەوە بەشی پوختە بوو بەشی پێشەچی ئەو ئێستا با بڵێن توێژینەوەکە دەست پێ دەکات عادەتەن ئینترۆدەکشنێک هەیە
مقدمەیەک هەیە مقدمەکە لە نێوان نزیکەی 500 دەبێت بە شێوەیەکی گشتی دیسان دەڵێم لەبیرت بێ ئەوە بۆ هەموو بوارێک ڕەنگە جیاوازی هەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی لە 3 بۆ 4 پاراگرافێک دەبێت فەقەرەیەک کە هەر یەکەیان بۆ شتێک تەرخان دەکرێت مەسەڵەن پاراگرافێک لەبارەی خەلفیەی ئەو کارە پاراگرافێک بۆ ئەو توێژینەوە ئەنجام دەدەیت پاراگرافی کۆتایی دەکرێت پرسیار و ئامانجەکانی تێدا بێت واتە خەلفیە باگراوندەکەی ڕاشناڵەکە بۆچی ئەو توێژینەوە ئەنجام دەدرێت لەگەڵ پرسیار و ئامانجەکانی ئەو توێژینەوە دەکرێت بخرێتەوە بەگشتی پرسیار و ئامانجەکانیش ناکرێت زۆر دوور و درێژ بن چونکە ئەوە ڕڤیو ئارتیکڵە دەکرێت لە نێوان 2 بۆ 4 بن زیاتر نەبێتەوە چونکە تۆ توێژینەوەی نوێ ئەنجام نادەیت دەی ڕخنە لە چەند توێژینەوەک دەگری بەڵام بە مەبەستی ئەنجام ئامانجێک یان چەند ئامانجێک بە مەبەستی وەڵامدانەوەی یان گەیشتنە وەڵامی چەند پرسیارێک زۆر گرنگە لەو بەشە یان لە دوای ئەوە بین بزانین بە چ پێوەرێک بە چ شێوازێک ئێمە بە دوای ئەو ئارتیکڵانە گەڕاوین کە دەمانەوێت پێداچنەوەی بۆ بکەین کاتە دەبێت زۆر وازح بێ بە وازحی بنووسێ شێوازی گەڕانەکەت چۆن بووە پێوەرەکانت چی بوو ئەوانت هەڵبژاردێ بۆچی تەنها ئەو سێت هەڵبژار بۆ تەنها ئەو چوارەت هەڵبژار چۆن گەڕایی لەکوێت دۆزیەوە ئەوە زۆر گرنگە ڕوون بکرێتەوە دوای ئەوە باشترە بڵێ ئەمە لە گەڕانەکەمان مەسەلەن دەتوێژینەوەمان دەستکەوت بەڵام لەسەر ئەو بنەمایانە ئەوانەمان لادا ئەوانەشمان هێشتەوە هەڵمان بشار تاکو وازح بێت لە لای خوێنە کە تۆ بە چ پێوەرێک لەسەر چ بنەمایەک کارت کردووە ئەو شتانت هەڵبژاردۆ لە کۆی چەند توێژینەوە تۆ هاتووی 3 دانە 4 دانە یان 5 دانت هەڵبژاردووە ئەوە شەر دەکرێتە بابی پێشەچی دەکتوانی یان دەکرێت دوایی لە پاشخانیش باسی بکرێت theoretical background یان پاشخانی تیۆری یان خەلفیە نەظەری یان دەگزار پێی دەڵێن زۆر جار ئەوە دەبێت پێناسەکان کە مەسەن کە باسی شتێک دەکەی کە باسی مەسەلەن مۆبایل ئەپلیکیشن دەکەی لە هەر شتێک دەبێت بێ پێناسە بکەی مەبەست چییە لەو دوای ئەوە تۆ بە شێوەیەکی گشتی دەی باسی شتەکان دەکەی تاکو دەگەیە سەر ناونیشانەکە تاکو ئەو بەشی پاشخانی تیۆری خوێنەر ئامادە دەکا یان ڕێگایەکە ڕێگە خۆشکەرێکە بۆی بچێ ناو بابەتە سەرچەکە دوای هەر لێرەدا باز لەوە دەکەی چۆنێتی ئەنجامدانی شیکردنەوە پێوەرەکانت چی بۆ بەراوردکردنیان بۆ بەراوردکردنی ئەو ڕێبازانەی کە هەڵیان بژاردووە یان ئەو گرفت و کۆمەڵە گرفتانە چین کە لەو توێژینەوەدا هەبوون یان بۆ شایەکان چین دوای ئەوە پاسا و پاڵنەر وەکو لە پێشتریش باسمان کرد بە کورتی لە توێژینەوەکە باسکراوە لە پێشەچێکە لێرەش دەکرێ باسی بکەی بۆچی ئەو ناونیشانە هەڵبژارد ڕێبازی کارکردنت چی بۆ پرۆسیجەرەکانت چی بووە هەنگاوەکانت چ بووە لێرە دیسان پرزنت بەکاردێ ئەوەتە تێنسەکە زەمانەکە زەمەنی مزارە ڕانەبردووە لێرە زۆرترین سەرچاوە بەکاردێ چکە کە تۆ پێناسە دەکەی مەرزنی ئەو پێناسەیە لە ناو چوار تێژینەوەکە بێ دەکرێت یەکێکتر ئیزافە بکەیت بە شێوەیەکی گشتی ئەو بەشە لە نێوان 10 بۆ 20 لە سەدی توێژینەوەکە پێک دێنێ حسابی با بڵێن عەدەدی وشەکان بکەین ئەو بە شێوەیەکی گشتی خەلفیە بۆ توێژینەوەکە بەشی ناوەخن واتە بەدی واتە هەیکەلی ناوەوەی ئەوە ئەوش دەکرێت چەند جۆرێک بێ دیسان دەڵێمەوە بە گوێرەی جۆری توێژینەوە بە گوێرەی پسپۆڕێکە گۆڕانکاری بەسەردادێت بەڵام زۆر گرنگە داتا و شێوازەکە واتە مەتیریەل مێتۆدۆلۆژی کە زانیاری لەبارەی سەرچاوی داتاکان لە چێ هاتووە داتاکانی ئەو توێژنەوەی کە تۆ پێداچنەوەیان بۆ دەکەیت مەسەن سێ توێژینەوە هەیە توێژینەوەیەک داتاکەی لە میدیا وەرگرتووە لە تەلەڤیزیۆن وەرگرتووە توێژینەوەی تر داتاکەی لە قوتابیانی قوتابخانەیەک وەرگرتووە توێژینەوەیەک داتاکانی لە کەسانی سەرشەقامیان کەسانی دانیشتووی گوند وەرگرتووە کاتە دەبێت زانیاری لەبارەی سەرچاوی داتاکان ئەفوان بگورن داتاکان بخێڕ و لێرەدا شێوازی گەڕان بە دوای سەرچاوە و توێژینەوەکە لێرەش ئایا ئەو توێژینەوانە چۆن بە دوای سەرچاوەدا گەڕاون پاشان ژمارە ئەو توێژینەوانی سیر کراون و وەکو گوتمان پێدا هەڵبژاردنەکە لەسەر چ بنەمایەک بووە
چ کەرەسە و شێوازێک زۆر بەکارهێنراوە چ ڕێبازێک زۆر بەکارهێنراوە ئاشیکردنەوەی ئاماریە تەحلیلی احصائیە یان وەکو دەڵێ ڕاپرسیە بەکار هاتووە یان چ جۆرێکە لەم بەشەدا دەتوانی پاست بەکاربێنی چونکە تۆ باسی شتێک دەکەی کە ڕووی داوە ینی دەتوانی ماضی بەکاربێنی ئەوەش لە سەدا 5 توێژینەوەکە پێک دێنێ ئەتە نێزیکەی ئەویش 500 وشەیەک دەبێت دوای ئەوە دێنە سەر بەشەکانی تر other parts بەشەکانی تر دەکرێت دەبی بە شێوەیەک ڕێکی بخەیت کە یونیتی واتە وحدەی هەموو توێژنەوەکە تێک نەدا بەیەکەوە گرێدرابن بە شێوەیەکی لۆژیکی ڕێک خراپن دەکرێت ئەو لۆژیکە لە ڕێگەی بەپێی ڕیزکردنیان بەپێی مێژوو یان بەپێی ڕیزبەندی کاتی ئەنجامدانی توێژنەوەکە ڕێک خراپی بۆن مناگەر ئەگەر توێژنەوەی هەڵبژاردە 2010 توێژنەوەیشترت هەڵبژاردە 2015 هیچترت هەڵبژاردە 2010 دەتوانی بەپێی کاتی ئەنجامدانی توێژینەوەکە ئەو ڕیزبەندیە بپارێزی دەتوانی لەسەر چەند بنەمایەک ئەو بەش و پەرەگرافانە ڕێک بخەین بۆ نمونە دەڵێ چ ڕێبازێکی توێژینەوە هاوبەش بووە لە نێوان توێژینەوەکان دەکرێت ئەوەی بکەیە یەکەم بەشی بەدی لەکەم بەشی ناوەخت ئەگەر لە ناو 4 توێژینەوە دوو توێژینەوەیان هەمان ڕێبازی هاوبەشیان هەبوو هەوڵ بدە ئەوە بخە یەکەم ئەو ڕێبازە بخە یەکەم دەکرێت لەسەر تیۆرە هاوبەشەکان ئەگەر دوو توێژینەوە سێ توێژینەوە لەسەر تیۆرێکی هاوبەش کاریان کردبوو دەکرێت ئەوەش بکەیە فەقەرەیەکی تر یان بەشێکی تر لە بەشەکانی ناوەخت ئەو توێژینەوانەی کۆکن لەسەر بۆن من ئەگەر لە ناو 4 توێژینەوە دوو توێژینەوە هەبوو هەمان ڕەیان هەبوو لەسەر فەرەزیەیەک لەسەر گریمانەیەک لەسەر بیرۆکەیەک دەکرێت ئەوانەش بەیەکەوە باز بکەیان ئەگەر دژیەکیش بوو دەکرێت کۆیان بکەیەوە تاکو بەراوردیان بکەی لەگەڵ یەکتر کات و ساڵی ئەنجامدانی توێژنەوەکەمان باس کرد کە دەکرێت ئاماژەی پێ بکەی یان بکەیە بنەمایەک بۆ ڕێکخستنی بەشەکە بەڵام هەندێک خاڵ هەیە زۆر گرنگە چۆن دەتوانین ئەو یەکگرتوویە پارێزیان پەرەگرافەکان چۆن ڕێک دەخەین هەندێک جار شوێنی جوگرافیش دەور دەبینێ مەسەلەن هەیە لە وڵاتێک کراوە هەیە لە وڵاتێکی تر کراوە دەکرێت بەو ڕیزبەندیەش تۆ ڕێکیان بخەین بێکاتێ پەرەگرافەکانی ئەو بەشە هەوڵ بدە لە هەر پەرەگرافێک باسی یەک بیرۆکە بکە یانی یەک لایەنی بابەتەکە بکە باشترە لە هەر پەرەگرافێک باسی زیاتر لە توێژینەوە بکەین نەک ئەتۆ هەموو پەرەگرافەکان با بڵێن پەرەگرافی 1 2 3 4 هەمووی لەسەر توێژینەوەی ڕقم 1 بێ دوابێ 5 6 7 هەمووی لەسەر توێژینەوەی ڕقم 2 بێ نه کە پەرەگرافێکت هەڵبژارد بۆ نمونە باسی گریمانەیەک دەکا باسی فکرێک دەکا بزانە هەر 4 توێژینەوە لەسەر ئەو بیرۆکە چ دەڵێن لەو پەرەگرافت جێ بکەوە دوایی بڕۆ سەر پەرەگرافێکی تر چکە بۆ مەبەستێکی ترە بۆ بیرۆکەیەکی ترە دەکرێت دیسان هەر سێک یان دوو دانە لەوانە باسی بیرۆکەیە بکەن لە پەرەگرافێک جیان بکەیەوە کەواتە لە هەر پەرەگرافێک باشترە باسی زیاتر لە توێژینەوە بکەیت نەک تەنها یەکدان هەوڵ بدە توێژینەوەکان و لایەنەکانیان پێکەوە گرێ بدەیت لە ڕێگەی بەراوردکردن لە ڕێگەی دیاریکردنی لایەنی لێکچوون لایەنی جیاوازی لەسەر بیرۆکە و لایەنەکان هەروەها پەرەگرافەکان ببەستەوە بۆ پرسیار و ئامانجانەی کە لە سەرەتادا داد نابوون تاکو بە ئاسانی بتوانی وەڵامیان بدەیەوە دیسان لێرە سێ اختیارمان هەیە بە گوێرەی با بڵێن جۆر و سروشتی توێژینەوەکە یان دەکرێت ڕانەبردوو بەکاربێ یان دەکرێت ڕانەبردووی بەردەوام یان ڕابردوو بە پێی گونجانی لەگەڵ نووسینەکە کەواتە لێرە هەندێک ئازادی هەیە لەو تێنس و لەو زەمانەی کە دەتوانی شتەکانی پێ بنووسی لێرەش دیسان ئاماژە بە سەرچاوە دەبێت بەڵام گرنگە شێوازی ئاماژەکردنەکەت یەک شێوە بێت یان یەک شێواز بێ مەسەلەن هارڤارد ستایلە MLA شیکاگۆ مانوەڵە یان هەر جۆرێک لەو جۆرانەی کە بۆ ئاماژەکردن بە سەرچاوە زانکۆکەت پێت دەڵێ یان ئەو بوارێکە تێدا کاری دەکەی داوات لێ دەکەم لەو بەشە نێزیکەی بەشی ناوەخن واتە بەدی نێزیکەی 7 هەتا 8 توێژینەوەکە پێک دێنێ لە نێوان 2 هەتا 3000 وشە دەبێت بەشی ناوەخن دوای ئەوە دێ سەرخستنە ڕوو عەرز و بەراوردکردن ئەوەش کە دەکرێت داتایەکە مەسەن لە هەموو توێژینەوەکان داتاکان لەکوێ هاتوون چۆن بەدەست هاتوون شێواز بە چ ڕێگایەک بە چ شێوازێک بەکارهێنراوە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو داتایە ئایا بە شێوەی ئەحساییە ئایا بەرنامەجی کۆمپیوتەریە ئایا
کوالیتیتیڤە مەسەلەن چەندێتیە یان چۆنیەتیە کوالیتیتیڤە یان کۆنتیتیڤە هەر چ جۆرێک بەکارهاتووە هەروەها کەرەسەیشی کردنەوەکە چییە ئەوانە دەکرێت لایانی بەهێز و لایانی لاواز بخێڕ و بەراوردیان بکەی لەگەڵ یەکتر پاشان کەلێن چییە لە ڕووی داتا و لە ڕووی شێواز و لە ڕووی کەرەسە کەلێنەکان چین کە تۆ دەستت کەوتن ئەنجام لە ئەنجامدا وەڵامی پرسیارەکانی پێشەکی دەدرێتەوە ئەوە لەگەڵ هیچ دانیە دوای ئەوە دێ دەستنیشانی پرسیارە وەڵام نەدراوەکانیش دەکەی لە توێژینەوەکەدا دوای ئەوە لێکدانەوەی توێژەر یعنی وەکو ئەنجامی کۆتایی یان لێکدانەوە و ڕێخوێندنەوەی خۆت چییە لێرەدا باسی بکە بۆ خستنە ڕووی کورتە و ئەنجامەکان دەبێ دیسان ڕانەبردوو بەکاربهێنرێ ڕانەبردووی تەواو ئەگەر ئاماژەت کرد بە بوارێکی توێژینەوەکانی کاڵ بژاردووە ئەلەوێ پرزنت پرفکت بەکاربێ باشترە ڕانەبردووی تەواو ئەوەش نێزیکەی 5 لە بۆ 100 توێژینەوە کە پێک دێنێ کە نێزیکەی 500 بۆ 750 وشەیەک دەبێت ڕاستپاردە و پێشنیازەکان لە کۆتایی دێ لێرەدا توێژەر دەتوانێت پێشنیازەکانی بخاتەڕۆ بە تایبەتی لە کاتی دۆزینەوەی بۆشایی لە توێژینەوەکانی پێشوو یان شێوازی جیا بۆ ئەنجامدانی توێژینەوەی تر لەم بوارە هەروەها دەکرێت ڕاستپارتش بخاتەڕۆ بۆ توێژەرانی ئەو بوارە یان بۆ زانکۆکان یان بۆ سنتەرەکانی لێکۆڵینەوە بۆ چۆنێتی کارکردن و هەڵپشتیکردنی کارکردن لەو بوارەدا پاشان سەرچاوە پێویستە هەموو ئەو توێژینەوانەی پێداچوونەوەیان بۆ کراوە بخرێتە ڕوو دوای ئەوەش لەگەڵ ئەو سەرچاوانەی ئەو کتێب و سەرچاوانەی تر کە بۆ بەشی پێشەچی و پاشخانی تیۆری گوتمان بەکارهێنراوە یان هەندێک جار ئاماژە پێ دەکەی بە ڕێی کەسێکی تر ئەلەوێندەری ئەو سەرچاوانەش دەبێت بنووسێت پاشکۆ لە کاتی پێویست هەندێک جار پێویست دەکا پاشکۆ بێ مەرجنی هەموو شتێک لە ناو توێژینەوەکە باز بکرێت بەڵام نمونەمان هەیە دوای پیشانتان دەدەم ڕەنگە پاشکۆیەکە نەخشەیەک بێ ڕەنگە پاشکۆیەکە خشتەیەک بێ یان ڕەنگە داتای گەورە بێت داتای گەورە ڕەنگە جێگەی نەبێتەوە لە ناو توێژینەوەی پێداچوونەوە کە تەنها بوار هەیە 4 بۆ 5,000 وشە بنووسین کاتە پاشکۆ گرنگە ئێستا لە دوایی پیشانتان دەدەم مەسەڵەن پاشکۆ چۆن ئەگەر بۆ نمونە تۆ ئەگەر پێم وایە وازحە چەند توێژینەوە هەڵبژێرداوە 1 2 3 4 توێژینەوە ریسێرچ ئەیمەکەی چییە ئۆبجێکتیڤەکە واتە ئامانجەکانی چییە لێرە لە یەکەم دانە نووسراوە دوای چ مێتۆدێک چ شێوازێکی توێژینەوە بەکارهێنراوە دوای داتایەکەی بە چ شێوەیە کۆ کردوتەوە دوایی سامپل سایزەکەی چەند کەسە تەماشا ئەو پاشکۆ دەکرێت بۆ ئەمە بەستە بەکاربێنرێت وەکو پوختەیەک لەو توێژینەوانەی کە هەڵت بژاردون بۆ ئەوەی پێداچوونەوەیان بۆ بکەی وەکو کورتکردنەوەیەکە ئامانجەکانی چییە چ شێوازێکی بەکارێناوە چۆن داتایەکەی کۆ کردێتەوە قەبارەی سامپڵەکانی چەندە ئەوە گوتمان دیسان وەکو نمونەیەک باز دەکەی مەرج نییە بۆ هەموو بوارێک بشێت تەحەدیەکان و چارەسەرەکان زۆرم نەماوە کاری زۆر کارمەند ئینشاڵڵا لە خلالی 5 دقەیەک ڕەنگە تەواو بم دوای پرسیارەکان وەردەگری بەڵام چاڵنجەکان چییە چارەسەرەکان چی چاڵنجەکان یان تەحەدیەکان ئالنگاریەکان داواکاری دیار نەبێت مەسەن زۆر جار داواکاری دیار نییە نازانی داوای چی لێ دەکەن دووەمیان سنوورەکانیش دیار نییە ینی کە داواکاری دیار نەبوو تو نازانی لەکوێ ئیش بکەی لە چ سنوورێک کار بکەیت کاتی پێویست لە بەردەست نییە بۆ نمونە تەڵەبەی دکتۆرای 5 دەرسی گەورە هەیە 5 دەرسی ئەساسی هەیە تەڵەبەی ماستەری دیسان 3 دەرسی ئەساسی و 2 دەرسی کۆمپیوتەر و باڵێن ئینگلیزیت هەیە کاتت نییە بە هەمووی ڕابگەی کاگە تەڵەبەی دکتۆرابی جگە لەو دەرسانەی خۆت ڕەنگە وەکو زانکۆ دەرسیش بڵێەوە یان ئیلتیزاماتی ترت هەبێت هەڵسەنگاندن و ناڕوونی لە پێوەرەکان وەکو ئەوی دەبینین بەڕاستی هەندێک ناڕوونی هەیە لەو تعلیماتانەی کە لە وەزارەت نارداوە ڕوونیش نییە پێوەرەکان چی نەبوونی سەرچاوە و توێژینەوە ڕەنگە ڕیڤیو ئارتیکل شتێکی نوێ بێ بۆ ئێستامان ڕەنگە سەرچاوە وەکو پێویست یان نمونەی وەکو پێویست لە بەردەست نییە نەشارەزایی لە گەڕان ئەوە هیچ نەنجێکی تێدا نیە بەڵام ئەوەش هەندێک لە کێشەکانە نازانی چۆن بگەڕێ نازانی چۆن دەست پێ بکەیت نەشارەزایی لە ئەنجامدانی توێژینەوە ئەوەش ئاساییە
تەڵەبەی ماستەرە تازە هاتووە تەخەڕوجی کردووە چۆ مامۆستایەتی کردو بەڵام توێژینەوەی ئەنجام نەداوە لەبەرەوە شارەزایی نییە تەڵەبەی دکتۆرایە ڕاستە ماجستێری وەرگرتووە بەڵام ڕەنگە ماجستێرەکەی لە شوێنێک وەرگرتە بێ پێڕانەگەیشتوە توێژینەوە ئەنجام بدایان شێوازی ئەنجامدانی توێژینەوەکەی لە وڵاتێکی تر بۆ جیاوازە ئێستا شارەزایی وەکو پێویست نییە ئەوانە هەموو تەحەدین کە دێنە پێشێ چارەسەر ڕەنگە بە سێ خاڵی زۆر کورد باسییان بکە بپرسە پرس بکە هیچ دیسان دەڵم هیچ عیبەی تێدا نییە مامۆستاش ئەگەر منیش نەزانم خۆ منیش پێشەوەی با بڵێن بێمە ئێرە ئەکیت پرسم کردووە ئەکیت فێر بووم گەڕاوم ئەو کاتە توانیمە ئەو شتانە ئامادە بکەم خوێندنەوە بخوێنەوە کە دەتەوێت ریڤیو ئارتیکل بکەیت حاڵ بکە ریڤیو ئارتیکل بخوێنەوە کە دەتەوێت تێرم پێیپەر بکەیت حاڵ بکە تێرم پێیپەر بخوێنەوە کە دەتەوێت جۆرێکی دیاریکرا و توێژینەوە بکەیت ئەو جۆرە بخوێنەوە تاکو بزانی چۆن ئەنجام دەدرێت لە نەشارەزایی و لەوانە دەرباز دەبێت هەروەها زۆر گرنگە ئیدارەی وەقت بەڕێوەبردنی کاتەکەی خۆت بکەیت هەموو بۆ هەمومان زەروریە بۆ هەموو ژیانیشمان پێویستە کە چۆن دەتوانین کاتەکەی خۆمان دابش بکەین بەسەر ئەو بەرپرسیارەتی و ئەو پابندیانی کە لەسەرمان دروست بوون چ لە شوێنی کارکردن چ لە کۆرسەکانی خوێندن چ لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان و تەنانەت لە ژیانی تاکە کەسیش ڕاستپاردە و پێشنیاز ئەوانی من بۆ وەزارەت بەڕاستی ڕێنمایەکان پێویستیان بە ڕوونکردنەوەی چونکە ڕوون نی بەڕاستی داواکاریەکان بە شێوەیەکی لۆژیکی نین و زۆر زۆرن چونکە ئەگەر مامۆستایەک لە چەند ساڵێک نەتوانێت توێژینەوە بکە چۆن دەتوانێت 5 ریڤیو ئارتیکل لە 5 بابەتی جیا لە ماوەی 3 مانگدا بکە هەروەها ماستریش چۆن دەتوانێت لە 3 بابەتی جیاواز 4 بابەتی جیاواز کە هیچ خبرەیەکی وای نییە لە توێژینەوە ئەنجامدان دەتوانێت بە یەک کۆرس 5 ترم پێیپەر بکاتن دوای لە کۆرسی دووەمیش زیاتر مەبەستمانەوە پێویستە داواکاریەکان لۆژیکی بن پێویستە دەرفەت و بژاردە بجێتە دەست تەڵەبە دەستپابی هەڵبژێرە لە کۆرسێک یەک دانیان دوو دانە لە کۆرسی دووەم دوو دانیان سێ دانە بکە تاکو ئەو جوهدە زۆرەی کە سەرفی دەکا ئەی بە خوێندنەکەی ڕابگا بە دەرسەکانی ڕابگا بتوانێت شتێک بە شتێک بکە بتوانێت خۆی ئامادە بکە بۆ نامەنووسین و یان هەڵبژاردننی ناونیشانەکەی ئەو دوو پێشنیارە بۆ وەزارەتن پێشنیارەکانم بۆ زانکۆ و کۆلیژەکان زانکۆی سۆران فاکولتی ئاداب زانکۆکانی تری کوردستان پێویستە سیمیناری بەردەوام هەبێ و پردی پەیوەندی لە نێوان لەگەڵ قوتابیان دروست بکە و سوود لە توانەکان وەربگرن هەروەها پێویستە بەرچاوڕوونی هەبێ نەک تەنها بۆ قوتابیانی بەڕێز بەڵکو بۆ مامۆستایەکانیش چونکە ئەوانیش هەتا ئێستا ڕەنگە هەندێکیان نەزانن ئەرک و بەرپرسیارەتەکانیان چییە کاتێک کە دەرسێک وەردەگرن لە خوێندنی باڵا بۆیە دەبێت بەرچاوڕوونی هەبێ و بەرچاوڕوونیش هەم لە ڕێگای سیمینار لە ڕێگای نووسرا و لە ڕێگای کۆبوونەوە لەگەڵیان ئەنجام بدرێت هەروەها زۆر گرنگە زانکۆکان و کۆلیژەکان مامۆستای خاوەن ئەزمون بۆ بابەتەکان دیاری بکەن بە تایبەتی بۆ بابەتانێک کە پەیوەندی بە ڕێگاکانی توێژینەوە هەیە تۆ ناکرێ بابەتێک بدرێت کەسێک تازە تاواوی کردووە تازە مەرجەکانی خوێندنی باڵای تێدا بەرجەستە بووە خبرەیەکی وای نییە ئەو تەڵەبانە بکەیە وەکو دەڵێ حەقلی تەجارب لەسەریان خۆی پێتاقی بکاتەوە هەرچەند ئەوە ئاساییە بەڵام زۆر گرنگە من پێم وایە تیم تیچینگ زۆر گرنگە هەبێواتە بەیەکەوە وانەوتنەوە دوو کەس کەسێکی شارەزاتر لەگەڵ کەسێکی نوێ بەیەکەوە بتوانن دەرسێک بڵێنەوە ڕەنگە زۆر باشتر دەبێت و سوود لە ئەزمموی یەکتر وەردەگرن هەروە دروستکردنی گروپی هەمیشەی وێ من داوا لە دکتۆر کارمەند دەکەم گروپێک ڕەنگە دروست بکە بۆ هەموو تەڵەبەکانی خۆیان یان کۆلیژەکان ئەگەر هاتوو شتێکی نوێ هەبوو تاکو بتوانن لەو گروپە بە ئاسانترین شێوە بە زۆربیان بگات هەروە بۆ دوای کۆرسەکانیش ئەو گروپانە بۆ ئەنجامدانی توێژینەوە دەکرێت بەکاربێ من لە لای خۆم لە تەڵەبەکانی خۆم داوای داتەبەیسم کردووە کە ئەوانەی توێژنەوەیان ئەنجام داوایان حەزیان لە توێژنەوەیە ناو باڵێن فۆرمێکم دیاری کردووە تاکو دەتوانین بیانکەینە چەند گروپێک هەرێکە بە پێی پسپۆرێکی خۆی بتوانێت بە تیم توێژینەوە ئەنجام بدەن کە ئەوەش لە بەرژەوەندی هەم توێژەرەکان دەبێت هەم زانکۆ و کۆلیژەکان دەبێت بۆ مامۆستایانی خوێندنی باڵا تکایە هەرچی پێتانە بیبەخشن هەندێک کەسێ ڕەنگە زۆر زیرەک بێ بەڵام ڕەنگە شێوازی گەاندنی وەکو پێویست نەبێ یان نەیەوێ لەبەر هەر هۆکارێک بگەێنێ بەڵام ئەوە زۆر گرنگە هەرچی پێت بێ بیبەخشیت زۆر گرنگە ئەوانیش بخوێننەوە ئەوانیش خۆیان ئامادە بکەن چونکە ئەگەر وانە بێ بەڕاستی نەتەڵەبە ئیستیفادە دەکەن نەخۆشیان سوود وەردەگرن زۆر گرنگە کات بە شتی سادە و دووبارە بە فێڕۆ نەدەن هەوڵ بدەن شتی نوێ شتی تازە
شتی زۆر پراکتیکی فێری قوتابیان بکەن یان هاوبەشیان لەگەڵ بکەن وەک هاوڕێ و ڕێنیشاندەر بن بۆ قوتابیەکانیان چونکە دوو ڕۆژی تر ئەوانیش لەگەڵ دێنە هەم مەیدانەکە و لەگەڵ ئێوە ڕەنگە لە یەک پۆلدا وانە بڵێنن بۆ قوتابیانی خوێندنی باڵا کە ئێوەی بەڕێزن زۆر بەتان هەوڵی جددی خۆت بدە ئەوە فرسەتێکە هاتۆتە پێش کۆرسێکە 2 کۆرسە 3 مانگە 6 مانگە بەڵام زۆر گرنگە هەوڵ بدەیت خۆت تەفەڕغ بکەیت بۆ ئەوە چونکە دەرفەتێکە دووبارە نابێتەوە بەڕاستی دەرفەتی فێربوون لە دەست خۆت مەدە لە هەر شوێنێک با ئەو فترەیە زەختت لەسەر بێ کێشەنیە بەڵام هەموو کاتێ ئەو زەختە دروست نابێ هەموو کاتێ ئەو دەرفەتە ڕێک ناکەوێت بۆ تۆ بپرسەوە بخوێنەوە تۆش خۆت بە دوور بگرە لە پلەیجەریزم ئەوە زۆر گرنگە بەڕاستی کارێکی زۆر کوشندەیە هیوادارم کەس تووشی نەبێ هەروەها کاتەکانی خۆشت دابش بکە کاتی خۆت دابش بکە بەسەر ئەو مەسئولیەتانەی کە هەتە توێژینەوە پێداچنەوە چەند ناونیشانێکم وەکو نمونە داناوە ناونیشانەکان بۆ منە چۆن هەڵی دەبژێری لە هەر بوارێک لە کارکتۆر کارمەندم پرسی اختصاسەکان چییە ئەوانەی کە بەشدارن ناوی هەندێک بەشی پێگوتم ئەو 7 بەشەی کە لەوێدا هەیە هەوڵم داوە لە هەر بەشێک ناونیشانێک دابنێن وەکو نمونە وەکو هاوکاریەک دەکرێت سوودی لێوەرگن بۆ منە لە بەشی زمانی کوردی لە زمان دەکرێت مەسەلەن دەنگۆڕچێ لە زمانی کوردیدا هەڵبژێردرێ کە چەند توێژینەوەیەک ئەنجام درراوە لەو توێژینەوانە کۆیان دەکەیەوە بزانی لایەنی هاوبەش و لایەنی ناهاوبەش ناکۆک چییە مێتافیزیس واتە جێگۆڕچەی دەنگەکان ئەو بزانم چەند توێژینەوەیەک بەبەر چاوی منش کەوتووە نەسرین فەخریە فاتح غازی فاتح وەیس یان فاتح غازیات بە تەسەوری من توێژینەوەیان کردووە لە بۆ ئەدەبەکە دەکرێت خوازە و ڕەگەزەکانی تری ڕوانبێژی لە شیعرەکانی مەحویدا چەند توێژینەوەیەک ئەنجام درابێ لەو بوارە تۆ بێ ڕڤیو بکەیت لەسەر ئەو بابەتە بۆ نمونە وانەوتنەوەی خوێندنەوە و نووسین لە ڕێگای تەکنۆلۆژیا دەکرێت بابەتێکی تر بێ بۆ ئەوانەی کە دەتوانن سوودی لێوەربگرن جوگرافیا لە سەردەمی تەکنۆلۆژیادا نازانم توێژینەوە کراوە لەو بوارەیانە بەڵام تەسەوور دەکەم بەشێکی جوگرافیا هەرچەندە جۆری جیاوازی هەیە جۆری جوگرافیای مرۆیی و جوگرافیای با بڵێن گشتی بەو شێوەیە بەڵام تەکنۆلۆژیاش بەشێکە لە هەموو کایەکانی ژیان لەوانش جوگرافیا ڕەنگە بابەتی GPS و ئەوانە بە زۆر پەیوەندستن بەو ناونیشانەوە کوردستان لە بەڵگەنامەکانی بەریتانیادا ڕەنگە چەند توێژینەوەیەک و چەند لێکۆڵنەوەی کرابێ لەو بوارە تۆ دەتوانی ئەوە هەڵبژێری و پێداچوونەوەیان بۆ بکەی و لایەنەکانی هاوبەش و ناهاوبەشیان لایەنی بەهێز و لاواز دیاری بکەی دوای خوێندنەوەی ڕخنەگرانیان بۆ بکەیت بۆ کۆمەڵایەتی کاریگەری تۆڕە کۆمەڵایەتەکان لەسەر سروشتی پەیوەندی کۆمەڵایەتەکان لە کۆمەڵگەی کوردستانی ڕەنگە بابەتێک بێ ئەوش توێژینەوەی لەسەر کرابێ بۆیە دەکرێت ئەوەش هەڵبژێت لە عەرەبی بابەت زۆرە هەم ئەویش ئەدەب و لوغەی هەیە بەڵام ئەوەی بە خەیاڵم داهات صيغ المبالغة دەکرێت في الشعر العربي دەکرێت في القورآن بی دەکرێت ینی هەر شتێک لەو بابەتە هەڵبژێرن کە دەتانێت لە ئینگلیزی بابەت زۆرە نمونەیەکشم ئامادە کردبوو لێرە بەڵام ئەوەی کە لێرە نووسیمە مەسەن podcast applications in language learning a review of recent studies ئەوە ناونیشانەکە بەو شێوەیە ڕێک دەخرێت سپاس بۆ گوێگرتنتان ئێستا پرسیار و وەڵام کاک دکتۆر کارمەند وەریان دەگرێت زۆر سپاس کاک دکتۆر ماندوو نەبی دەست خۆشبی بەڕاستی زۆر بە وردی چوویە سەر هەموو لایەنەکانی ڕیڤیو ئارتیکل دڵنیام سوودێکی زۆری هەبووە لە بۆ بەشداروانی خۆشەویست ئێستاش دەرگای پرسیار دەکەینەوە دیارە چەند بەڕێزێک ناوی خۆیان نووسیوە لە بۆ پرسیار ئەوانی تریش ئەگەر مەبەستیانە پرسیار بکەن خوا لە چاتەکە ناوی خۆتان بنووسن مامۆستا سیروان عەبدوڕەحمان پرسیاری هەیە فەرموو زۆر سپاسی دکتۆر کارمەند یەکەین بۆ ڕێخستنی هەروە زۆر سپاسی جەنابی پرۆفیسۆرەکەینەوە دەمێک ئیستیفادەیەکی زۆرم بە خۆلێ کردی ینی سەردەمێکی زۆرە لە پۆست و شتەکان با درێژە نەدەمێ پرسیارەکەی من ئەوەیە کاک دکتۆر زیاتر بەلایانی بەراوردکاری باسی کرد کەواتە ئارتیکل بە تەنها یەک بابەت ناکرێ ئەمە پرسیارێک یعنی یەک ئارتیکل ڕڤیو بکەیت
لەبەرەوەی مامۆستا هەیەداوە یەک ئارتیکڵی کردیەوە من چەند نەمێژە بەدووە ئەگەڕێم نازانم هەر سیمیلارەتی و گاپ و ئەوانە دەبی بنووسین لە نێوانیان بە تەنها چۆن نەکرێ ئەوە پرسیاری دووەمیش ئەگەر بکرێ یەک ڕوونکردنەوەمان بۆ بدەیت لەسەر لیتریچە ڕڤیژن یعنی ئەگاوەکاری دەست خۆشکات دکتۆر جانە و پرسیارەکان وەربگرین ئەو جا یەک بێک وەڵامیانە دێەوە بە کەیفی جەناب کو باش ئەو بسەر پێم باشە هەمویان وەرگرین ئەو کات جارە چیت کە دەستخۆشی و لێ ئەەکەم زۆر مامۆستا سیروان مامۆستا هێمن عەزیز فەرموو کاک دکتۆر زۆر سپاس بەڕاستی ڕوونکردنەوەیەکی زۆر پێویست بوو بەڵام پرسیارەکەم لەوێ ئایا ژمارەی ئەو توێژینەوانە دیاری کراوە زۆر جار بابەت هەیە یعنی لەوانەیە 20 توێژینەوەیەکرێ لەوانەیە تەڵەبە ئەو دەرفەتەی نەبی هەمویان بخوێنیتەوە ینی لەوانەیە یەک لێشی گرنگتر بی ئایا ژمارەکە تحدیدە یعنی ئایا تەڵەبە ئەتوانی 3 توێژینەوەی ئەو بکات یاخود دەبی مراجعی هەمووانە بکات و پاشان ڕخنەگرانە بیر ئەو بکات زۆر دەست خۆش مامۆستای من مامۆستا ئاکام ئازاد فەرموو سڵاو دکتۆر گیان زۆر سوپاسانەکەم بۆ ئەو دەرفەتە بەڕاستی زۆر بەسوود بوو پرسیارەکەی من ئەوەیە لە سەبارەت بە وڵا پرسیار ڕێک زۆر بەڵام لە بەرخاتری هاوڕێنش بە ئەوانش پرسیاری خۆیان بکەن پرسیارەکە ئەوەیە وەکو گوتمان ئایا تەنها دوو سەرچاوە باشە یعنی و دوو بەحس پێکەوە بەراورکەی سێ بەحس بێ چوار باس بیان دەبێت ئیلا بڕێک زۆر ڕێژەکەیان و دووەمیشان کاتێ ئەو بەراوردکاری ئەەکەی بە تایبەت لە لیترچە لە بەشی لیترچە ریڤیو یاخود بڵین ئەو بەراورکەی کە ئەوەی ئەدەیکە دکتۆر باسی کرد گوتی بۆ نمونە ئەگەر لە پاراگرافێک باسی ئەەکەی هەر ئەگەر سێ بی چوار بی پێکەوە بەراوردیان کە لە یەک پاراگراف باسی شتەکانیان بکەی ئایا لەوێ هەر سەرچاوەکان شەماشت دابنێەوە یان چکات و داڕشنەچی لە ئۆکێەوە لەبەر هەندێک ئەو پرسیارم کرد سپاس مامۆستاکەم زۆر سپاس مامۆستا دیندار مستەفا فەرموو مامۆستا دیندار دەست خۆش دکتۆر هەرچەندە درەنگ پێڕۆگەشتم بەس پرسیارێک من هەبوو بڕاستێندە خۆڵ تێدانە و بۆ بابەتێن بوو نمونەیەت بێژین زانستێت مرۆڤەتی پرۆستی ئەف توێژینەوە گەلێک زەحمەت و قرس دەنگ نەما لای من لە لای ئێمەش نەما مامۆستا دیندار لەگەرمان ماوی مامۆستا نەوار هەتا مامۆستا دیندارە گەڕێتەوە مامۆستا نەوار فەرموو زۆر سپاس کاک دکتۆر مەمنون لۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە بەرچاوڕوونیەکی زۆر باش بوو سپاس لۆ دکتۆریمدا دیش بەماشەوە من هەمان پرسیاری مامۆستا هێمنمەوە بۆ کاک دکتۆر لەبەرەوە پێویستە کە دووبارە بکەمەوە زۆر سپاس زۆر سپاس مامۆستا ڕەوەند سەباح مامۆستا ڕەوەند فەرموو فەرموو مامۆستا ڕەوەند مامۆستا ڕەوەند جێت لێمانە بەرێ ئەفو بورن زۆر سپاس کاک دکتۆر هیمداد زۆر سپاس کاک دکتۆر کارمەند بۆ دەرفەتە بەڵاستی سوودی زۆری هەبوو بەس من پرسیارێکم هەیە لەسەر ناوەڕۆکی یان بەدی وەکەی ڕیڤیو ئارتیکلەکەی مەسەن ئایا ئەمە لە ئەبستراکت و بەدی دەست بە بەراورد بکەین یان بەس لە ناواخنی توێژینەوەکە دەست بە بەراورد بکەین یان بەسم هەر لە پاراگرافی و دەست لە ئەبستراکتی و دەست پێکەین تا ئەگەینا توێ ئەوەی ئەندەر ئەنجامەکەیان لە ناوەڕۆکی ئەوەکەی دەست پێ بکەین دەستەکانتان خۆش زۆر سپاس مامۆستا ڕەوەند مامۆستا هیبە سەبری فەرموو زۆر سپاسان نەکەم دکتۆریان سپاس بۆ دکتۆر هیمدادیش ڕاستی ینی زۆر سمینارێکی زۆر بەسوود بوو سوودی زۆرم لێبینی پرسیارەکەم ئەوەیە دکتۆر باسی ئەوەی کردوتی دەتوانین مین تایتڵ و سێکەندەری تایتڵمان هەبیتن من تەنها دەمە ینی دکتۆر بەرچاوڕوونیەک بداتن ینی چ جۆرە توێژینەوەیەک یان بڵێم چ جۆرە ئارتیکڵێک دەتوانی سێکەندەری تایتڵی هەبیتن وەکو نمونەیەک نیشانمان بدا زۆر سپاسی دەکەم سپاس مامۆستا هیبە مامۆستا عیماد ئەحمەد بەڵێ کاکتۆر دەستەکانتان خۆش بی سپاس لەو دەرفەتە پرسیارەکەی منیش پێم وابی هەر وەکوی بەخانە ئەگەر کاکتۆر ڕوونکردنەوەی زیاتر لەسەر ناونیشانی
شانی سەرچی و ناونیشانی لاوەچی بکاتن سوپاس دەکەم. خۆشبی مامۆستا چالاک علی مامۆستا چالاک فەرموو. زۆر سپاس دکتۆرە بەڕێزەکان، سپاسی دکتۆر هیمدار و دکتۆر کارمەند دەکەم. بەڕاستی زۆر سوودمان لێ بینی دکتۆر هیمداریان، دەستت خۆش بیت. من یەک دوو پرسیارم بەڕاستی لا دروست بوو. یەکەمین شت ئەوەی کە دکتۆر هیمدار جەنابی باسی کرد لە سەرەتا وتی زیاتر شتی تازەی تێدا نییە، زیاتر پێداچوونەوەیە بە ئیشی توێژەرانی پێشوو. بەڵام من ئەوەی جێ سەرنجە لای من ئایا دەستنیشانکردنی ئەو گاپەی کە دروست هەبێت لە توێژینەوەکانە یاخود دەستنیشانکردنی باشی و خراپی لایەنی ئەرێنی و نەرێنی توێژینەوەکان ئەوانە نابن بە تازەگەری لە توێژینەوە لە ڕێڤیو ئارتیکڵەکە و کەشتی خۆتە بەڕاستی خۆت ئیزافەیەەکەی ئەمە یەک ئەگەر ئازێتە بێ ڕوونکردنەوەمان با تێ دووەمین شت ئەوەی کە کاگرتۆ هیمداد باسی کرد عادەتەن دەڵێن 4000 بۆ 5000 وشە دەبێ بنووسین، بەس ئەوەندەی من تێگەیشتم ئەوەی کاگرتۆ هیمداد باسی کرد پێم وایە لەوە زۆر لەوە زیاتری دەوێت، یعنی بە 4 بۆ 5000 وشە کۆتایی نایەت. ئەوەی 20 لەوێ بێ و لە 1970 لەوێ بێ و لە 1970 و ئەو لە سەدایانە سەگەم کۆ بکەیتەوە زیاتر دەرەشێت. ئیتر زۆر سپاسانەکەم و پرسیارەکانی من بوو. دەست خۆشی مامۆستا چالاک. مامۆستا سەروان فەرموو. سێ بەڕێز ماوەم کاگرتۆر. زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز کاک دکتۆر هیمداد، کاک دکتۆر کارمەند. کاک دکتۆر هیمدادە من یەک پرسیاری بەسیتم هەیە، ئایا دەکرێت ئینترۆدەکشنەکە ڕیموڤ بکەین بیخەینە نێوان theoretical framework و بەدیەکە یاننا؟ زۆر سپاس. دەست خۆش مامۆستا سەروان. مامۆستا ڕێناس فەرموو. پرسیارەکەم ئەوە بۆ ئێستا من لە بابەتە ئەدەبیەکان خاستن ببوورە دەنگەکە وازەح نییە لای من وڵا. مامۆستا ڕێناس ئەگەر دەرز دەنگت تۆزێ بەرزکەوە فەرموو. دەنگ دێ دکتۆر؟ بەڵێ ئێستا ڕوونە. کاکتۆر دەنگت دەگا مامۆستا ڕێناس فەرموو. مامۆستا ڕێناس کاکتۆر دەنگم دێ نازانم. بەڵێ مامۆستا ڕێناس فەرموو. کاکتۆر پرسیارەکەی من ئەوە بوو ئێستا لە بابەتە ئەدەبیەکان خاستن لە دەرسی تیۆر توێژینەوە لە یعنی تا ڕادەیەکی زۆر تەقلیدینە، ینی پشتیان بە هەندێک سەرچاوی دیاریکرا و بەستیە. ئێستامە بێن ئەگەر لە ڕیڤیو ئارتیکل بەراورد دێکی لە بینی ئەو توێژینەوانە بکەین، یعنی باوەڕ کە دەبی بێن بەخۆ لەسەر بنەمای تێگەیشتنی خۆمان، یعنی بڕیار لەسەر توێژینەوەکەی بدەین. ئایا ئەم ئەتوانین تەنها لەسەر تێگەیشتنی خۆ بڕیار و بەراورد لە بینی ئەو توێژینەوەکەن کە پێشتر نووسراینە، چونکە ئەگەر سەرچاوی بەکاربین و هەمان ئەو سەرچاوانە کە ئەوان بەکاریانە، یعنی لێردا بڕیاردان لۆمە زۆر زەحمەتە بی لەسەر ئەو توێژینەوانە. و لە پرسیارە چکەشمەوە ئێستا ئەو سەرچاوانی کە لە توێژینەوەکان بەکارهاتینە ئەمە کە توێژینەوە وەرەگرین مەقسەد بۆ نمونە ئەو سەرچاوی وەرگرتێ لە ناو کەوانەی دانایە وەک خۆی، ئەمە ئاماژە بە سەرچاوە ڕئیسەکەیەکە یان ئاماژە بە توێژینەوەکەیەکەین؟ دەست خۆش بی. زۆر باش. کاکتۆر کارمەند. باس مامۆستا ڕێناس. مامۆستا بەختیار قاسم. ئاخیرە لەبەر مامۆستا لەنجە مەغدی دیش پرسیارەکی هەیە. مامۆستا بەختیار فەرموو. کاکتۆر دەستان خۆش بی، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. کاکتۆر سەبارەت بە مێژووی کۆن دیارە لە زانکۆکانی کوردستان بەڕاستی توێژینەوە لەسەر مێژووی کۆن زۆر کەم کراوە. بەڕاستی ئەکرد ژمارەی ئەو ئارتیکلانێکەوە داوا کراون لە مێژووی کۆن کەم بکرێتەوە. تەنها داواکاریێکمان هەبوو. زۆر سپاس. دەست خۆش مامۆستا بەختیار. مامۆستا لەنجە فەرموو. دەستان خۆش بی کاک زۆر ڕوونکردنەوەی باش بوو، بەس پرسیارەکەم ئەوەیە ئەو توێژینەوانەی کە پشتی پێدەبەسین ئایا دەبێت ئەو توێژینەوانە یعنی نەشر کرابن، چونکە توێژینەوەی وامان هەیە یعنی کرایتە کتاب. حەزەکەم وەڵامی ئەو پرسیارم بدەن. دەستان خۆشی بەڕێزان. کاک دکتۆر فەرموو. ئەفو کاک دکتۆر کارمەند بمبورە وەڵای ئەم نوویستم ناوی خۆ بنووسم دەمەک نەنووسرا نازانم لە لای ئەکری یاک پرسیار بمبوری دکتۆرە من هێمنم لە ئاداب. کاک دکتۆر وەڵاهی هەم پرسیارێک لە بۆ کاک دکتۆر هیمدادی هەم پێشنیارێکیش لە بۆ بەڕێزت ئەگەر نازانم ڕێی تێبچیت بەڕاستی. پرسیارەکەم لە بۆ کاک دکتۆر هیمداد ئەوەیە سەبارەت بە ڕیڤیو ئارتیکڵەکە
ئارتیکلەکان ئەو ئارتیکلانی کە هەڵدەبژێرین باس لە ئەوەی کردبووی دەتوانانی کۆیان بکەوە پوختیان بکەوە مەبەستی لەوەی بوو کە پوختیان بکەوە جارێک بێدایان بڕێژی تەسنیفیان بکە یەکەم زار مەبەست ینی لەوەی زۆر ڕوون نەبوو لە لای من بەڕاستی ئەگەر زیاتری ڕوون کاتۆ مەمنونی بم کاک دکتۆر کارمن هەر پێشنیارەکەش لە بۆ تو وڵی کاک دکتۆر ئێستا ئەمە بۆ نمونە دکتۆرا 5 دەرسمان هەیە یەک کۆرسیشە بەخۆت دەزانیت ئەوە مانگەچیش ڕۆیش 4 هەفتە تقریبان ئەوە دەڕوا وەختەکە زۆر کەمایە بەڕاستی دوێنێ شەو ئەمن بەشدار بووم لە هەمان ئەوەی دوێنێ شەو کە لە کولیە علوم کرابوو کاک دکتۆر عەبدولقادر بوو بزانم یعنی یەک لە مامۆستا بەڕێزەکانی خۆمان لە کولیەی بەشداری کرد گوتی ئەمن دکتۆرم توێژینەوەشم کردیا ڕڤیو ئارتیکلیشم کردیا هەینم وتی بەڕاستی ڕڤیو ئارتیکل پێویستی بە 6 مانجی ئەگەر بتەوێت ڕڤیو ئارتیکلەشی بکەیت ینی وەختێکی گەلک زۆری پێوێ ئێستا ئێمە 5 دەرسمان هەیە هەر مامۆستایەکی بەڕێز داوا دەکا ئێمە یەک ڕڤیو ئارتیکلەکی لەبۆ بنووسین پێشنیارێک دەکەم ئەگەر ڕێیتێ دەچی و ئەگەر وەزارەت کێشەی لەوە دروست نابیت نازام کاک دکتۆر بەڕاستی بۆ نمونە ئێمە هەندێک دەرسمان هەیە لێک نزیکن بابەتەکان دەکرێت لە بۆ هەردوو مامۆستا مەسەلەن لە بۆ دوو بابەت کە بابەتەکان لێک نزیکن یەک ڕڤیو ئارتیکل بکرێت لە مامۆستایەکان ئیتیفاق بکەن لەگەڵ یەکتر یان نە سوپاس دەکەم دەست خۆشوی زۆر زۆر نازم دەرفەت ما یەک بەڕێزی تر پرسیاری باویش بکات تازە هەر تاخیر بوونە ئاوان مامۆستا ئاوان عزیز فەرموو دەست خۆش کاک دکتۆر پرسیارێکم لە دکتۆر هێمن هەبوو باس ئەوەی کردگوتی شتەکان بە فکری خۆتان دابڕێژنەوە وەچی ئەمن زانی بتم یانی نای بە فکری خۆتان دابڕێژتەوە گوتیان شتەکان کوونە دەبی وا نەقلی بکەن نازم شەملەکەن وازح نەبوو مەبەستی باش دەست خۆش دەستان خۆشی بەڕێزان کاک زۆر فەرموو دەستان خۆش بێت زۆر سپاس ئەگەر پێ ڕابگەم هەمووی جواب بدەمەوە بۆ کاتێ لەبەردەستە ئەگەر نا دوای ئەوە کۆنتاکت دیتێڵ و شتەکان هەیە دەکرێت بە شخصی پرسیار بکەن لە کاتێکی گونجاو جوابی هەمووتان بدەمەوە لە ئاخر پرسیار ئاوانخان گوتی بە فکری خۆتان من گوتم بە شێوازی خۆتان بە شێوازی خۆتان جیاوازەوەی بێ بە فکری خۆتان دایدڕێژنەوە کاکێ من لە ئاداب گوتی پوختکردنەوەکە وازح نەبوو پوختکردنەوە کاک هێمن ئەگەر لەگەڵمان بی گوتمان ڕڤیو بە چاش شێوە دەکرێت یان بە کووتکردنەوە سەمەری یان بە بەراوردکردن یان بە شیکردنەوە یان بە وەسطکردن دەکرێت ئەوجە پوختکردنەوە یەکێکە لە شێوازەکان واتە سەمەری یان پوختەی خاڵە گرنگەکانی ئەو توێژینەوەیە بەڕاستی لەنجەخان بەڵێ ئەو توێژینەوانەی کە ڕڤیو دەکرێن دەبێت بڵاوکراوە بن بڵاوکراوە بن وەکو کتێبیش هەر بڵاوکراوە حسابە بەڵام وەکو توێژینەوە ئەتۆ بە دوای توێژینەوە دابگەڕێت سەرەتا دوای دەکرێت ئەگەر نەبوو بچێ سەر نامەی ماستەروانە بەڵام بەڕای من توێژینەوە باشترە بەڵام مەرجە دەبێت نەشر کرابن دەبێت لە گۆڤارێکی زانستی بڵاو کرابنەوە بەنسبەت کاک بەختیاری کە دەڵێت توێژینەوە زۆر کەمە لە سەر مێژووی کۆن وڵایەوە خۆتان کێشەکان دەزانن بەڵام کەمکردنەوەی ئەو لە دەسەڵاتی مامۆستاکەی خۆتە کە دکتۆرا شتێکی هەیە بەڕێزان مامۆستاکەی خۆت هەڵسەنگاندن بۆ توێژینەوەکەت دەکات لەبەرەوە دەکرێت لەگەڵ مامۆستاکە ڕێک بکەوی چەند توێژینەوە پێدەدا یان ڕێگای بە چەند توێژینەوە دەدا کاک ڕێناس باسی لە سەرچاوەکان کرد ئایا دەتوانین ئەو سەرچاوانەی دوو پرسیاری هەبوو ئایا دەتوانین بە تەنها بە تێگەیشتنی خۆمان بڕیار بدەین بەڵێ دەتوانی تۆ ئەوە خوێندنەوەی خۆتە بۆ ئەو توێژینەوانە ڕەنگە بەڵام لە خوێندنەوەکەت هەوڵ بدە بەڵگە بهێنەوە لە خوێندنەوەکەت هەوڵ بدە لۆژیکانەبی سەرچاوەکان ئاماژە بە سەرچاوی ئەو توێژینەوە بکەین کە هەڵمان بژاردویان ئەو سەرچاوی کە لە ناو توێژینەوەکاندایە هەردووچی دەبێت بەڵام تۆ ئاماژە بە سەرچاوە ئەوەی کە ئەتۆ هەڵت بژاردووە و شەیەکەیە دەتوانانی بڵێ سایتد ئین ناوی کابرای یەکەمیش دەتوانانی بنووسی کە بڵێ سایتد ئین لەو توێژینەوە واتە لەو توێژینەوە سەرچیە وەرگیراوە کاک چاڵا کە باسی لە شتی نوێ کرد بە تایبەتی کەلێنەکان من دەڵێم بەڵێ ئەوە نوێیە بەڵام ئەوە دەکەوێتە کۆتایی ئەتۆ ئەو کەلێنت کە دۆزیوەتەوە نەچووی بەحسێکی نوێ بکەیت نەچووی داتای نوێ کۆ بکەوە ئەوە ئاساییە دەبێت تێیدا بێت کاک سەروان مامۆستەروان وتی دەتوانین پێشەتی بخەینە دوای پاشخانەکە دەکرێت پێشەتێکە هەر بڵێ theoretical background یان پاشخانی تیۆری بەشی یەکەمی ئەوە پێشەتی بێ بەڕاستی کاک عیماد هەمان پرسیاری ئەوەی تری هەبوو هیبا یان هەیبە باسی
ناونیشانی کرد ناونیشانی سەرەکی و ناونیشانی لاوەچی زۆر جار هەیە لە زۆر با بڵێن بواردا ناونیشانە سەرەکیەکە با بڵێن زیاتر ڕەنگە لە بوارە زانستیەکە ئەوە زۆر باو بێ کە تۆ بابەتێکی سەرەکی هەڵدەبژێری بەڵام لەو بابەتە سەرەکیە سەکەندەری تایتڵی هەیە بۆن منە کە دەڵێ بۆن منە دەڵێم مەسەن کتێبێکەیە دەڵێ A Course in Phonetics ئەوە ناوی کتێبێکە A Course in Phonetics بەڵام لە بنەوە عنوانە سانەویەکەی دەڵێ A Practical Guide واتە ڕێنیشاندنێکی پراکتیکی کەواتە بەو شێوەیە دەتوانی بیکەین کاکڕەوەند دەڵێ دەتوانین بەراوردکردنەکان هەر لە ئەبستراکتەوە لە پوختەوە دەست پێ بکەین تا کۆتایی نەخێر لە ئەبستراک دەست پێمەکە لە بەدی دەست پێ بکە تەنانەت لە پاشخانەکەش نابێ بەراوردەکە دەست پێ بکەیت ناوی لە ئینترۆدەکشنەکەش دەبێت لە بەدی لە مین بەدی واتە لە ناوەخنەکە دەست پێ بکەیت کاک ئاکام ئایا چەند توێژینەوە هەڵبژێریان چەند توێژینەوە باشەیان توێژینەوە هەیە زۆرە بەڵێ ئەو زۆربەی ئەو پرسیاریان کرد چەند توێژینەوە بێت بەڕێزان وەکو گوتم ئەوە لەگەڵ مامۆستاکەی اتفاق دەکەیت و زۆر جاریش بابەتەکە حکم دەکات ئایا توێژنەوەی لەسەر کراوەیان نا تۆ داوت لێ نەکراوە بچی هەر هەمووی ڕیڤیو بکەیت داوت لێکراوە بە شێوەیەکی منطقی مجموعەیەک هەڵبژێری کە بتوانێت نوێنەرایەتی چەند با بڵێن 10 ساڵێک بکات نوێنەرایەتی 5 ساڵێک بکات لەو توێژنەوانێک کراوە لە چەند پارچەیەکی جیاوازی دنیا لە چەند وڵاتێکی جیاواز لە چەند کۆنتێکستێکی جیاواز بۆن من دەڵێم 4 هەتا 6 ڕەنگە 3 ئاسایی بێ بەڵام باشە ئەو سەیە مەسەرەن نەک هەر سێکیان لە 2010 دەکرابێ نەک هەر سێکیان لە وڵاتی تورکیا کرابێ باشترە تەوزیعی بکەیت مەسەرەن با یەکێک لە 2010 بێ یەکێک لە 2015 بێ یەکێک لە 2020 بێ ئەوە مەسەرەن 10 ساڵێک دەگرێتەوە یەکێک لە ئیران بێ یەکێک لە تورکیا بێ یەکێک لە عێراق بێ ئەوە مجموعەیەک دەوڵەت دەگرێت یەکێک لە ئەوروپا بێ یەکێک لە وڵاتانی عەربی بێ بەو شێوەیە دەتوانی جێبەجێ بکەیت کاک سیروان باسی ئایا دەتوانێت ڕیڤیوی یەک ئارتیکل بکەیت کاک سیروان و بەڕێزان جیاوازی هەیە لە نێوان ڕیڤیو ئارتیکل لەگەڵ ئارتیکل ڕیڤیو کە دەڵێ ئارتیکل ڕیڤیو وەکوێ بڵێ بوک ڕیڤیو وەکوێ بڵێ فیلم ڕیڤیو یعنی یەک شت هەڵدەبژێری بەڵام ئەوەی وەزایەت دەڵێ ڕیڤیو ئارتیکل لەبەرەوە باشترە لە یەک دانە زیاتر بێ دوو بەسەرەوە 3 دانە 4 دانە چەندی پێت دەکرێت بەنسبەت لیتریچەر ڕیڤیو ئەو جۆرە توێژنەوە ڕیڤیو ئارتیکل لیتریچەر ڕیڤیو تێدا نییە هەرچەندە لیتریچەر ڕیڤیو خۆی ناتێگەیشتنێک هەیە لیتریچەر ڕیڤیو دەکرێت هەموو تیۆرەتیکەل باکگراوندیش بە لیتریچەر ڕیڤیو ناوی ببرین بەڕێزان بەڵام شتێکی ترە پێی دەڵێن پریڤیس ستەدیز کە ئەوە زۆر سنووردارترە پریڤیس ستەدی واتە ئەو توێژنەوانەی پێشتر لەو بوارەدا کراون بەڵام لیتریچەر ڕیڤیو گەورەترە دەکرێت هەم تیۆرەتیکەل باکگراوند پاشخانە تیۆریەکە هەم پریڤیس ستەدیش لەخۆ بگرێتن لەو کاتە ڕەنگە تەنها ئەوەندە بتوانم بڵێم دووبارە زۆر سپاس بۆ کاک دکتۆر کارمان بۆ زانکۆی سۆران بۆ ئەم دەرفەتە هیوادارم ئەو کاتی لەگەڵ ئێمە بوون بە فێڕۆ نەچبێت زۆر سپاس کاکتۆر سپاس بۆەوە دکتۆر جان دووبارە ماندوونە بن دەستان خۆش بی سپاس بۆ بەشداربوانی بەڕێز هیوادارم هەموو لایەک سوودمەند بوون زۆر سپاس دکتۆر کارمان ئەو سلایدانە دەنێرم لە بۆ کاک دکتۆر کارمان دوای ئەویش دەتوانێت شێری بکا لەگەڵ ئێوەی بەڕێز زۆر سپاس خۆش بی کاتێکی خۆش بۆ هەموو لایەک دەستان خۆش